دەنجی یەگرت و ڕادیۆی هەولێر ڕۆمان و بەسەرهات گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ لە نووسینی دکتۆر مستەفا عەقاد وەرجێڕانی محەممەد مەلا ساڵح شارەزووری دەنگ هەڵگێر خەندە کوردی مۆسیقا هێدی فەقەیانی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ لە خوێندنەوە و دەرهێنانی ئەحمەد وەردی الله ماوەیەکی زۆر لەمەوبەر بە تەواوی نایەتەوە بیرم تازە لە پلەکانی سیانزە و 14 ساڵی تەمەنم سەردەکەوتم و بەرەو باڵغ بوون دەچووم وردە وردە بەرەو ڕێگای یاخی بوون دەچووم و بێپەروا ئەم پرسیارانم بەدەمدا دەهات. ئێوە دەڵێن خوا دنیای دروست کردووە چونکە پێویستە هەموو بەدیهێنراوێک بەدیهێنەری هەبێ و هەموو هەبوو یەک داهێنەری هەبێ. بەڵێ ڕاستە و باوەڕمان هەیە، بەڵام پێم بڵێن ئەی چێ خوای دروست کردووە یان هەر لە خۆیەوە هاتووە و بووە. ئەگەر وا دەڵێن و بەلاتانەوە ڕاستە، ئەی بۆ ڕاست نەبێ کە دنیا هەر لە خۆیەوە بوو بێت بەبێوە دیهێنەر و بە کورتی ببڕێتەوە و کۆتایی بەم کێشەیە بهێنین کە ئەمانم دەوت دەم و چاوەکانی دەوروبەرم زەرد هەڵدەگەڕان و زمانەکان بارانی جنێویان بەسەردا دەباراندم و بۆ لێدانم لە ڕاست و چەپەوە مشتە کۆڵەکان پێشبڕچەیان بوو. تەنیا پیاوە باشە دڵنەرمەکان بۆم دەپاڕانەوە کە لەم یاخی بوونە ڕزگارم ببێت و خوا ڕێگەی ڕاستم نیشان بدات. پیاوە بەڕێز و سەنجینەکان لێم دوور دەکەوتنەوە، یاخی بووەکان لێم کۆ دەبوونەوە. ئەو کاتەش پێکەوە لە دەمەقاڵەیەک نقوم دەبووین کە کۆتایی نابێ مەگەر دەست پێ بکرێتەوە، دەستیش پێ ناکرێ هەتا بەشێنەی و لەسەر خۆی دەمەقاڵیەکە نەکرێ. لەو ڕۆژانەوە بەهۆی ئەو شەڕەوتانەوە ڕاستیم لاون بوو، وردە وردە هۆشم پەیدا کرد و فێری قسەکردن بووم. حەزم لە ڕازانەوەی وتە و وشە دەکرد، ئەمەش بوو بەهۆی پاڵپێوەنانم بۆ یاخی بوون و هانی دەدام. وتەکانم بۆ دۆزینەوەی ڕاستی نەبوو، بۆ ڕاستی نەبوو. بەڵێ بەم جۆرە لە خوا یاخی بووم و پشتم لە فەرمانەکانی کرد و دەستم کرد بە پەرستنی خۆم، چونکە زۆر دڵخۆش بووم بەو تروسکایی ڕۆشم بیریم بە شوێن شەڕەت و کەڵی ئارەزوومدا دەڕۆیشتم. ئەم هەستە هەموو ڕۆژێک تازە دەبووەوە، هەتا چۆنیەتی و توێژم لە بیر چووەوە. بوومە دوژمنی خۆشم، دەمویست بە زۆر بەخۆم بڵێم خودا هەیە، کەچی دڵم دڵی کرمۆڵم پێیدەوتم ئاخر چێ خوای دروست کردووە. بەڵام هەر پێویستە یەکەم کەسێ هەبێ کە دروستکار بێ و هەر خۆی لە خۆیدا بوو بێت و بۆ دروستکردنی خۆی و دروستکراوەکانی پێویستی بە کەس نەبوو بێ. ئەگەر ئەمی شێچێ دروستی کردی بێ یەکێکی تر ئەمی دروست کردی بێ تا دەڕوات، ئەمە دەبێت بە زنجیرە دروستکراوێک هەتا بڕوات یەکەم دروستکار نادۆزرێتەوە. ئەمەش نابێت و ناگونجێت و ئەمە ڕەهەندی ئەو کێشە فەلسەفیەیەکە ئەرەستۆ بڵێت هۆی یەکەم و خولدەری یەکەمی ئەم گەردوونە دەبێ هەبێت. بەڵام ئەو کات ئەم ڕەهەندانە لە بیر و زهنمدا ڕوون نەبوو. هەروە ئەرەستۆ وتەکانیم بە تەواوی نەدەناسی و نەمدەزانی یاسابەراییەکانی ژیربێژی دەمەقاڵی چییە. لەم دۆخەدا مامەوە تا ماوەی 30 ساڵێک کە ون بووم لە ژێر خوێندنەوەی پەرتووک و هەزاران شەوی تەنیایی و گۆشەنشینی بۆ خوێندنەوە و بیرکردنەوە و توێژ لەگەڵ خۆمدا دووپاتکردنەوەی بەستن و هەڵوەشانەوەی هەزاران جۆرە بیر و ڕا. دیسان بیری خۆمم گۆڕی و بۆ بڕینی ئەو ڕێگە پڕ لە دڕکە لە نێوان دانراوەکانمدا خودا و مرۆڤدا بۆ هەڵهێنانی مەتەڵی ژیان و مەتەڵی مردن و بەسەر هاتمان پاش مردن تاکو بتوانم ئەمە بە دڵێکی پڕ لە باوەڕەوە
بنووسم، بەڵام نەک بە ئاسانی، چونکە فێر نەبوو بووم بە ئاسانی ڕاستی وەربگرم. جا ئەگەر من گوێم بگرتایە لە دەنجی سروشت، بیرم بکرد بایەتەوە، ئەوە خۆم لە کوێرەوەری دەمەقاڵی ڕزگار دەکرد و دەیگەیاندمە لای خوددا. بەڵام من لە کاتێکدا دەژیم کە هەموو شتێک تێدا ئاڵۆزە و دەنجی فیترەتی تێدا کزە، هەتاوای لێ هاتووە بووە بە چیرپە، دەنجی ژیریش زاڵ بووە و بووەتە ژاوەژاو، عەقڵ لە زێدە ڕۆی کردنی لێی ناژیرێ، چونکە ئەویش یاخی بوو. پێی زیادی ڕاکێشا بوو. خۆی وا دەبینی ئەو پیشەسازی، کارەبا، ڕۆکێت، فڕۆکەی بە شارستانیەتی بەخشیوە. خۆی دەیبینی لوتی داوە لە ئاسمان و بینی دەریا. ئیتر وای دەزانی دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. خۆی فڕێ دەدایە هەموو شتێکەوە. خۆیشی دەکرد بە دادوەر بەسەر هەر شتێ بیزانێ یان نەیزانێ. کاتی مناڵیم لە کتێبخانەی شارەوانی لە تەنتا خۆم کردبوو بە شێر کتێبەوە، وتەکانی شمیل و سەلامە موسام دەخوێندەوە تا فرۆید و داروین بناسم. بە چیمیا و سروشتی گەری و بایۆلۆژیاوە خۆم خەریک دەکرد. لە ماڵەوەشدا کارگەیەکی بچووکم هەبوو کە تێیدا خەریکی دەرهێنانی کاربۆن و دووەم ئۆکسیدی گۆگرد بووم و سیسرکەم بە کلۆر دەکوشت و لاشەی بۆقم توێ کار دەکرد. چونکە هاوارێک هەبوو هەموو جیهانی گرتە بووەوە کە ئەویش زانست بوو. زانست هەر زانست. دیدی بابەتیانە تاکە ڕێگەیە. ئیتر باواز لە نادیارەکان بهێنین و بەس بخورد بسووتێنین و شتی پڕ و پوچ کاوێش بکەینەوە و دوای ئەفسانە بکەوین. دەموت کێ فڕۆکە و تانکمان دەداتێ، ئاین و پەرستنەکانمان لێوەردەگرێ. هەواڵەکانی زانستی ڕۆژئاوایی کە بە ئێمە دەگەیشت سەر سوڕهێنەر بوو، ئاوی چاومان پێدا دەهات. ئێمە هەموو شتێکمان لە ڕۆژئاوا وەردەگرت: پەرتووک، داودەرمان، شەمەندەفەر، ئۆتۆمبیل، خواردنی ناوقوت و پێنووس، دەرزی، شێوازی داڕشتنی ئەدەبی و وێژەوانی، لە چیرۆک و شانۆگەری و پەخشان، تەنانەت کاغزی ڕۆژنامەش. لە باسی پاڵەوانەکانی ڕۆژئاوا و پیتۆڵەکانی خەوی خۆمان دەزڕاند و سەرمەشق لە باستێر، مارکۆنی، ڕۆنتگێن، ئەدیسۆن یان ناپلیۆن و ئەبراهام لینکۆڵن و کریستۆف کۆڵۆمبس و ماچەلانمان دەکردنە نمونەی بەرزمان. بە کورتی هەر ئەوان پێشکەوتوو بوون. بەڵام ئێمە دواکەوتوین، بەهێزین و لە ژێر پێی داگیرکەراندا داتەپیوین. بەڵێ وامان دەزانی هەر شتێک لە لای ئەوانەوە بێت ڕۆناچی و ڕاستیە و تاکە ڕێگا چارەی هێز و ڕزگار بوونە. لە پاشدا چوومە کۆلێژی پزیشکی تاکو زانستەکان بە زمانی ئینگلیزی بخوێنم و لەسەر چاوە ئینگلیزیەکان توێکاری بخوێنم. هەروە لە نەخۆشخانە بە زمانی ئینگلیزی قسە لەگەڵ مامۆستاکانم بکەم. ئەمە بەس لەبەر ئەوە نەبوو کە نۆکەندی سوێس ئینگلیز داگیری کرده بوو، بەڵکو لەبەر هۆیەکی مەشروع و ڕاستتر بوو کە ئەویش ئەوە بوو زانیاری پزیشکی نوێ بە تەواوی پیشە و دەستکردی ڕۆژئاوایی بوو. ئەو هەوڵێ لە کاتی ئیبن سینا و هاوڵەکانی دادراوە سەرەتا بووە و داوای دەردی ئێستا ناکە. بەڵێ ڕۆژئاواییەکان دەستیان بە گوریسەکەوە گرت کە بە ئیبن سینا و توێژەر مسڵمانەکان کۆتاییان هات. اینجا ئەوان بە توانستی پێشکەوتووەوە دەستیان پێکردەوە، ئەویش بەهێنانی کارگەی گەورە و تاقیکردنەوە و تەرخانکردنی هەزاران ملیۆن دینار بۆ لێکۆڵینەوە تاکو توانیان پێشوەکان بکەونەوە، چ لە مسڵمان و چ لە نەتەوەکانی تر. کۆشک و تەلاری زانستی پزیشکی نوێ و فسیۆلۆژیا و توێکاری و باثۆلۆجیایان بەرپا کرد کە بەڕاستی بوون بەسەر چاوە.
لە کتێبە پزیشکیەکاندا فێری ئەوە بووم کە گشت شتێ بە گەز و ترازوی زانیاری بپێوم و بچێشم. ئەوەی بینرا و هاتە ژێر میکرۆسکۆبەوە هەیە و ڕاستە، ئەوەی شوان نەبوو نییە و نەبووە. زانست خۆی لە بینرا و هەشپێکرا و دەست لێدراوەوە دەست پێ دەکا. خودی زانست بریتیە لە کردەی کۆکردنەوەی چەند بینراوێک و دەرهێنانی چەند یاسایەک. لە دیدی زانستیەوە ئەوەی هەستی پێ نەکرێت مانای نەبوونە. نادیار غەیب لە یاسای زانستیدا حیسابی نییە. بەم جۆرە گەڕانەکەم دەستی پێکرد. بە هۆشێکی زانیاری مادی لە جیهانی بیر و بڕواوە سەرەڕای ئەو زەمینە مادیە و ئەو شتە هەست پێکراوانەی کە نکوڵی نادیار دەکەن. نەمتوانی هێزی خوایی بەلاوە نێم و نەرەی لێ بکەم. بەڵام وەنە بێ زانیاری وازی لێهێنا بم و هێشتی بێتی لەسەر یەک بار بمێنمەوە، چونکە هەموو ڕۆژێک جوانترین وێنەی ئەم بوونەوەرەی نیشان دەدام. هەموو شتێک هەر لەگەڵایدار باڵی پەپولە زیخ و چەو ڕێک و پێچی و جوانی یاسای تێدایە. بوونەوەر هەمووی بە ئەندازە و چەند یاسایەکی زۆر ورد دانراوە. هەموو شتێک بە یاسا دەجوڵێتەوە، هەر لە ورترین شت لەم بوونەوەرەدا، هەتا ئاسمانی گەورە و خۆر و ئەستێرەکانی تر کە ژمارەیان لە 1000 ملیۆن خۆر زیاترن. ئەو گەردونەی کە گەردون ناسەکان پێمان دەڵێن 1000 ملیۆن کاچێشانی تێدایە. هەموو ئەو شتانەی هەیە هەر لە بچووکترین ئەلکترۆنەوە تا گەورەترین ئەستێرە وەکو ئاوازی گۆرانیەک دەمبینی کە بەو پەڕی ڕێک و پێچیەوە دەهاتە گوێم، یان وەکو یەک لاشە دەهاتە پێش چاوم کە گیانی لەبەردا بێت. زانست بە ڕێگەی وچی مادیەوە بەهۆی وەسیلەیەکەوە یارمەتی دەدام کە خوددام بەبیردا بێ. لەم قۆناغەدا وام دەزانی خوا ئەو هێزە نادیاریەیەکە لە بوونەوەردا هەڵدەستێ بەڕێکخستنی ئەم شێوە جوانانە لە زیندەوەران و دار و بەرد و زەوی و ئاسمان. خوا ئەو جوڵانەوەیە کە زانیاری لە گەردیلە و پرۆتۆپلازم و فەلەکدا دۆزیویەتیەوە. خوا ئەو وزە دروستکارەیە کە لە هەموو شتێکدا هەیە. وەکو قدیس تۆماس دەڵێ، خوا ئەو کردەوە پوخت و خاڵیسەیە کە لە میکرۆبدا دەجوڵایەوە تاکو بوو بە مرۆڤ، ئێستاش دەگۆڕێ و دەگۆڕێ، بێدوایی هاتن هەر دەگۆڕێ. بوونەوەر لە بەرچاوم وای لێ هات کە بێ سنوورە و بێدواییە. وام دەزانی ژیان و جیهان هەروە دەمێنێ و ئەو ڕۆژە نییە کە ئەم بوونەوەرەی تێدا نەمێنێ. کەوا بوو ڕاست نییە پرسیار بکەین چێ ئەو بوونەوەرەی دروست کرد، چونکە پرسیارکردن ئەوەی بەدوادا دێ کە دەبێ ڕۆژێ بوو بێ بوونەوەر دروست نەکرابێ، پاشان هێنراوەتە بوون. چۆنیش شتێک نەبوو بێ چیانی هەیە، نەبوون بۆ جیهان نییە و هیچ کاتێک نییە و نەبووە کە جیهان نەبوو بێت، هەر بووە و هەر دەبێت. بەم جۆرە وام دەزانی کە سەرەتا و دوایی بۆ جیهان نییە. وام دەزانی هەموو شتێک کە هەبوو ئەوە خوایە، نەبوون نییە، خوابوونێکی مادیە، هەر بووە و هەر دەبێ. ئەمەم بۆ خۆم دروست کرد بۆ بوونی خوا بەبێ پێویست بەوەی کە بڕوام بە نادیار هەبێت. بەڵێ بەم جۆرە کەوتمە دیلی بیرۆچکەی وەحدەت الوجودی بیر و باوەڕی هیندیەکان و فەلسەفەی سپینۆزا، کە فەلسەفەی فەیلسوفێکی هۆڵەندیە لە پێشا جوولەکە بوو وای دەزانی ژیان نابڕێتەوە. بوومە دیلی بیرۆچکەی برجسۆن کە باسی وزەی ناوەچی دەکا، گشتیشی فەلسەفە گەلێکە کە لە زەویەوە دەست پێ دەکات. لە 5 هەستاکان دانیش بە نادیارەکان دانانێ بە قوڵتر چوومە ناو فەلسەفەی هیندیەکانەوە. وام دەزانی هەموو دروستکراوێ دروستکارە. لە سیفری یۆبانیشاد نوێژێکی کۆنی هیندی هەیە،
ئەم مانایە لە هەندێک هەڵبەستی ناسک بە ناوی براهی ڕافە دەکا. براهی براهوما ئاینی زۆر کۆنی هیندیەکان بوو، بوزیەکان هەڵسان بە تازەکردنەوەی ئەم ئاینە. نوێژەکەیان بەم شێوەیە: ئەگەر بکوژ وای زانی کە بکوژە و کوژرا و خۆی بە کوژراو دانا، ئەوان نازانن شێوەی کردارم چۆنە. دەبم بە سنگ بۆ ئەو کەسەی دەمرێ، دەبم بە چەشیش بۆ ئەو کەسەی دەکوژێ، دەبم بە باڵ بۆ ئەوەی دەفڕێ، دەبم بە دوودڵی بۆ ئەوانەی بڕوایان بەبوونم نییە، دەبم بە هەموو شتێک تەنانەت خودی گومانش. بەڵام من خۆم تەنیا و بێوێنەم، من شتەکانم. ئەو خوایە کە بڕووناچێشی سپی دەچێ یەکە، ساکارە، بەڵام لە ناوەوەیدا 7 ڕەنگە شەبەنگەکەی لەخۆ گرتووە. چەند ساڵێک لەم تەموو مژەی باوەڕی هیندیەدا ژیام و لای زۆر لە مامۆستاکانی هیندی لە بناخە و پەلەکانی ئەم باوەڕەم خوێند. بیر و ڕای گیان گواستنەوە بە ماوەیەکی زۆر بەسەرمدا ساڵ بوو. لە چیرۆکەکانمدا ڕەنجی دایەوە، وەک چیرۆکەکانی ئەلعنکەبوت و ئەلخروج من التابوت. لە پاشان لە حاڵەتێکی ڕاستی نەبوون و بڕوا پێنەکردن بە ئاگا هاتم. لە ئەنجامدا بۆم دەرکەوت ئەمیش زۆر شتی درۆی بەرامبەر بەخوا تێدایە. جارێکی تر هەر زانست بوو کە ڕێی نیشاندام و ڕزگاری کردم و یارمەتیدام. مانەوەم لەسەر زانست و لەسەر ئەوەی زیندەوەر بخەمە ژێر میکرۆسکۆپ شتێکی تری پێوتم. یەکێتی بوونەوەر وحدەت الوجودی هیندیەکان بریتی بوو لە هەڵبەستی سۆفیانە، بەڵام هەڵبەستێکی ناڕاست. ئەو حەقیقەتەی کە زانست دووپاتی لەسەر کردووە ئەوەیە کە دەڵێ کەرەسەی خاو هەموو یەکن لە چینین و یاسا و دەستپێکردنی سەرەتاییدا، یەکن لە ژیاندا، چونکە هەموو ژیانی ئادەمی زاد و ڕووەک و گیان لەبەرەکانی تر بریتیە لە گۆڕینەوەی گازی کاربۆن لەگەڵ هیدرۆجین ئۆکسجین کردنیان بە خەڵوز. هەموو ژیانیش بریتیە لە یەک خانە و ماکەکانی. بۆ جارێکی تر لە زانستی گەردونناسی و چیمیا و زانستی ئەتۆمەوە فێر دەبین کە هەموو ڕەگەزە جیاجیاکان لە کوڵاندنی یەک ڕەگەز لە ژێر تەنووری ئەستێرەکاندا پەیدا بوون کە ئەویش هایدرۆجینە. هایدرۆجین دیسان هەر لەو تەنورەدا دەبێت بە هیلیۆم و کاربۆن، سلیکۆن و کۆباڵت و نیکل و ئاسن و هاتا دوایی. ئەمەش بە چەند شیتەڵ و بەستنێک بەهۆی پلەی گەرما و پاڵەپەستۆیەکی زۆرەوەیە. کەوا بوو هەموو بوونەوەرەکان ئەلمەوجودات دەگەڕێنەوە سەر یەک کەرەسەی خاو و گوریسی ئاوریشمی کە ئەم بوونەوەرەی بەم شێوە جوانە پێی ڕێستراوە، بەم هەموو گوڵ و داڕشنە جوانەوە بە چەند شێوەیەکی جیاجیە. جیایی لە نێوان بابەت و بابەتێکی تر بەشێکی دروستکرا و لەگەڵ ئەوی تردا، جیاییە لە پەیوەندی چۆنیەتی و چەندیەتی لە هاوچێشی و نهێنی پێک هاتەیدا، بەڵام کەرەسەکەیان یەکێکە. لەبەر ئەمەیە هەز دەکرێ بنزیکی و خزمایەتی و دڵسووتان لە نێوان ئادەمیزاد و گیان لەبەرەکانی تردا، لە نێوان لوت و بۆنی خۆشی گوڵ و چاو و دیمەنێکی جواندا. ئەمە نهێنی هارمۆنی و گونجاندنە، هەموو بوونەوەرێک ئەندامی یەک خێزانی دایک و باوچێکە. کەوا بوو ئەمە درۆیە کە پارچەکانی بوونەوەر خۆیان دروستکاری یەکتر بن، یان خوددا بوونەوەرە، یان دروستکرا و دروستکارە. ئەمە شتێکی تێکەڵ، شتێکی نابەجێی سۆفیانەی ناڕاستە. ئەمە وەکو ئەوە وایە ڕەخنەگیرێک بڕواتە پێشانگایەکی وێنە کە ژمارەیەکی زۆر تابلۆ وێنەی تێدا هەبێ. لەو هەموو وێنانەدا وێنەیەکی جوانی بەدی کردبێ و بۆی دەرکەوت بێ کە ئەم هەموو وێنانە
لەسەر شێوازی ئەم تاکە وێنەیە دروستکراوە. یەکسەر دەڵێ ئەم وێنانە هەمویان یەک هونەرمەند دروستی کردوون. ئەم وێنانە یان بیکاسۆ یان شاکاڵ یان مۆدیلیانی بە پەڵی ڕەنجین کێشاویانە. کەواتە یەکێتی لە نێوان دروستکراوەکاندا مانای بوونی یەک بەدیهێنەر دەگەیەنێت. بەڵام مانای ئەوە نییە خودی دروستکراوەکان دروستکارن. ڕەخنەگرەکەش هەرگیز ناڵێت ئەم وێنانە خودی وێنە کێشەکەیە. یەکێتی بوونەوەری هیندیەکان تەڵەکە و دەستبڕینە. ئەمە ساویلکەیی وجدانە، نەزانست و نەعەقڵ دان بەمەدانانێت. بەڵکو هەموو بیردۆزە زانستیەکان بۆیان دەرکەوتووە کە یەکێتیەکی تەواو هەیە لە نێوان هەموو دروستکراوەکانی جیهاندا. یەکێتی شێواز، یەکێتی یاسا، یەکێتی گەرەسە. ئەمانە هەموو ئەوە دەگەێنن کە دروستکارەکەیان یەکە و یەکەس هەمویانی دروست کردووە و هەر تەنیا بە شێوازە نازدارەکەی خۆی و بەبێ ڕازی بوون بە شێوازی یەکێکی تر. دیسان زانست پێمان دەڵێ ئەم دروستکارە خاوەن ژیریەکی گشتی و دەسەڵاتێکی وەهایە ڕێگەی چۆنیەتی گەورە بوون و چۆنیەتی ژیانی بۆ هەموو دروستکراوەکان داناوە و چەکداری کردوون بەرامبەر دژمنەکانیان بۆمانەوەیان. ئەم دروستکارە ئەوەیە کە باڵ دەدا بە تۆوی داری بیابانەکان تاکو بفڕێت و بگات بە شوێنی ئاودار بۆ ڕواندنی. ئەو دروستکارە ئەوەیە کە بەبێ پێوتنی مامۆستا ئەرخەمێدس تورەکەی هەوایی بۆ گەرای مێشولە دەکا تاکو لە ئاودا نقم نەبێت و نەخنچێت. بەڵێ بۆم دەرکەوت کە ئەوە دروستکاری ئەم هەموو دروستکراوانەیە باڵا دەستە. ئەوەی ئەو دەیزانێ ئێمە نایزانین. بەتوانایە و شتی وا دەبینێ کە کەسی تر ناتوانێ بیبینێ. خودا تاکە، بەتوانایە، زانایە، لێزانە، بیسەرە، بینایە، ئاگادارە، هەموو سیفەتێک دەدات، بەدەسەڵاتە، دەبیستێ. پەیوەندی ئەم دروستکارە لەگەڵ دروستکراوەکانی نزیکترە لە هاتوچەی خوێن بەناو لەشدا. هەر ئەو دەتوانێت کە ئەم جیهانە بەم وردی و دوور لە هەموو هەڵەیەک بڕازێنێتەوە. هەر ئەو خوایە دادگەرەیە کە یاساکانی خۆی پتە و کردووە و لەسەر چەند ڕێسایەکی ورد دایمەزراندووە کە هەڵە ناکات. ئابەم شێوەیە زانست فکرەی تەواوی ئیسلامی دەربارەی خودای پێشکەش کردم. ئەوەی کە دەڵێ ئەم جیهانە هەر بووە و هەر دەبێ نەبوونی نەبووە، بێجگەل لە یاریکردن بەوتە هیچی تری تێدا نییە. لە واقعیشدا نەبوو نییە. نەبووش لە تێڕوانین و فکردا نەرەی ئەوە دەکات کە نەبێ. بە زۆریش نەبوو نەرەی ئەو شتەیە دەیزانین، بەڵام نەرەیەکی ڕەهانە کە بە تەواوی بیستڕێتەوە. بیرۆچکەی نەبوونی ڕەها گریمانەیەکی وەک گریمانەی سفری بیرکاری ناشکرێ و دروست نییە گریمانە واقع تێکەڵ بکەین. دروستیش نییە واقع بکەینە گریمانەیەکی تیرۆیی و بە کوێرانە بڵین نەبوون نەبووە و وادا بنین. ئەم قسەیە مەسەلەیەکی وجودیە کە لە واقعدا چەند یاسایەکی لەسەر بنیاد بنین. ئەمەش هاودژیەکی ڕاشکاوانەیە و قسەیەکی بێهودە و بێخێرە. بە هەمان نمونەش بڵێین بوونەوەر بووە. ئالێرە هەمان تێکەڵی دەبینین، چونکە بوونەوەر شتێکی ڕووتی زیهنیە، مەوجودیش واقعێکی هەستیاریە. وشەی نەبوون و وشەی هەبوون دوو شتی ڕووتی زیهنین وەک سفر. دروستش نییە تێکەڵی بخەینە بێکۆتایی، واقعی بەرهەست. هەروە بوونەوەر کە هەیە و دیاری کراوە ناکرێت لە بەردەم هەستەکان
دابنرێ. کەواتە بوونەوەر تا سەرنامێنێ و نەبوونی دەبێت، وەکو نەبوونی بووە بە پێی دوا فەرهەنگی زانست. یاسایی دووەمی دینامیکای گەرمی ئەم یاسایە دەڵێ گەرما لە تەنێکی گەرمەوە دەڕوا بۆ تەنێکی سارد، تاکو لە گەرمیدا وەکو یەکیان لێدێت، ئیتر لە پلەیەکی گەرمایی یەکساندا ڕادەوەستن تاکو دەست دەکەن بە سارد بوونەوە. ئەگەر ئەم بوونەوەرە هەر ببوایە بەبێ سەرەتا، ئێستا هەموو هێزێکی گەرما بەکاردەهێنرا و تاکو ئەمڕۆ ژیان نەدەما. دیسان مردنی ئادەمیزاد و مردنی شارستانیەتی و مردنی ئەستێرەکان و هەموو گیان لەبەرەکانی دیکە. خودی ئەم یاسایەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم بوونەوەرە سەرەتای هەبووە. ئەو قیامەتە گچکەی کە لە دەوروبەرماندا دەیبینین، هەر لە مردنی ژیارەکان و مردنی خەڵک و مردنی ئەستێرەکان و مردنی گیان لەبەر و ڕووەکەکان و کۆتایی هاتنی ساتەوەختەکان و ساڵەکان دیمەنێکی تری قیامەتی گەورەیە کە پێمان دەڵێ هەر دەبێ ئەم بوونەوەرە کۆتایی پێبێت. بەڕاستی زانست هەرگیز دژی ئاین نییە و بربەرەکانێ لەگەڵ ئایندا ناکە، بەڵکو ئادەمیزاد هەر بە زانست دەتوانێ مانای ئاین بزانێ. بەڕاستی هەر نیوەی زانستە گومان و دوودڵی دەخاتە ناو عەقڵەوە، بەتایبەتی گەر ئەم عەقڵە بەخۆی بنازێ و لوت بەرز بێ و پشت بە عەقڵانیەتی خۆی ببەستێ. بەتایبەتیش گەر لە سەردەمێکدا چەنگێک لە ئارادا بێ کەوا بزاندرێ عەقڵ تێیدا هەموو شتێکە. هەروە گەر مرۆڤ تەنها ژیاری مادی ببینێ کە فڕۆکە و کەشتی ئاسمانی و مانگە دەستکردەکانی تێدا بنەڕێنێت و هەر ساتێک هاوار بکە من مادەم، من هەموو شتێکم، لەش هەموومان یەک ڕەگەزین لە یەک کەرستەی خاودا، هەر یەکەمان خاوەنی تاچێکی سربەخۆین. جیاوازی لە نێوان دروستکراوەکاندا تەنیا جیاوازی کەم و زۆری گەردیلەکانی نییە و بەس، بەڵکو جیاوازیەکی گەورەتر هەیە کە ئەویش شوێنیەتی لکاندنی ئەو گەردیلانن پێکەوە و جۆری پەیوەندیانن. ئێستا لە هەڵپێچانی تۆوەکانی بۆ ماوەیی لە یەکەم خانەدا ئەوەمان بۆ دەردەکەوێ کە هەموو کۆرپەی مرۆڤ زیاتر لە 20 پیتی چیمیاوی لە پڕۆتین DNA و RNA تێکەڵی دەبێ و وەکو چۆن هەموو پەڕا و پەرتووکەکان لە پیتەکانی ئەلف و بێ پێک دێ کەچی هەر پەرتوچێک جۆرە شێواز و مەبەستێکی تایبەتی هەیە و دەڵێی دروستکراوێکی جیاوازە لە پەرتووکەکانی دیکە، لەگەڵ ئەوەشدا هەمویان یەک جۆرە پیتن. لەمەش ڕوونتر دەبینی کە هێڵی پەنجەکانی دوو کەس لە یەک ناچن، بابرابن یان بەجوتەش لەلایەک بوو بن. سەرەڕای ئەم هەموو هەزاران ملیۆن خەڵکەش هەر لە ڕۆژی دروستبوونی ئادەمیزادەوە هەتاکو ئێستش. لەمەوە بۆمان دەردەکەوێ کە هەر لەشێک جۆرە داڕشتنێکی چیمیایی تایبەتی خۆی هەیە و نابێت کە پارچە لەشێک بە پینە بەکار بهێندرێ بۆ لەشێکی دیکە. هەروە جەستەش ئەو پارچە نامۆیەی قبوڵ نییە جا ئەو شتە میکرۆب بێ یان تەنێکی بێگانە بێ. ئەمەش گەورەترین کۆسپە لە ڕێی پزیشکە نوژدارەکاندا و ناتوانن بە ئاسانی پارچەی لەشێک بنێن بە لەشێکی ترەوە. درێژترین ماوەی ژیانی دڵێک کە لە جێ دڵێکی تردا دانرا بوو 20 مانگ بوو. ئەویش بەڕەهێڵە دەرزی و
بنج و حەبی دژی حەساسیەیان بەستە لێدا دەباراند بۆمانەوەی ئەم دڵە تازە لەو لاشەدا. مانای ئەوەش ئەوەیە کە تاچیەتی و بەتاکردنی ڕاستیەکی کڕۆچیە کە زانست گەواهی بۆ دەدات. ئەمەش ڕاستیەکە کە لە سەرەتای پێشکەوتنی فکرم ئاوڕم لێ نەدا بووەوە، وام دەزانی ئەوەی کاکڵەیە و دەمێنێ کۆمەڵە نەکتاک، مرۆڤە نەک فڵان، ژیانە نەک ژیاو، هەمووە نەک یەک. ئەمەش شوێنەوارێکی فەلسەفەی هیندیەکانە کە دەڵێ بوون خوایە و هەتا سەردەمێنێ، بەڵام هەموو ئەو شتانەی هەن بریتیە لە مایا کە ئەویش خەیاڵێکە نامێنێ. هەرکە مرد دەڕزێ و ئیتر زیندوو نابێتەوە، پاشمردن پاشەکەوتی هەر ئەوەیە پەروەردە و زانست و سامانی بۆ منداڵەکانی بەجێ دەهێڵێ. بەڵام خۆی هەر ئەوەیە دەدرێت بەدەم هەواوە، باڵ دەگرێتەوە و بەشی هەتایمان ئەوەیە کە دەچینە ناو دەفری هەمووانەوە. ئیتر نرخ و شەخصیەتی ئەم ئادەمی سادە کامەیە؟ من هیچ لە شەخصیەت نەگەیشت بووم جگەلەوەی کە بریتی بێت لە چەند کاردانەوەیەکی بارودۆخی بەسەر چەند هەڵوێستێکی کاتیدا. جا هەرکە ڕەوشەکە کۆتایی پێهات و کاتەکە گۆڕانی بەسەرداهات هیچ لەو شەخصیەتە نامێنێ. لە ئەنجامدا بەپیربوون و هەڵوەشاندنەوەی ڕشاڵەکانی مۆخ ئەمیش نامێنێت. کاتێکیش دەمارەکان تێک دەچن و بە مردن لە ناو دەچن، هەمان خودی تایبەتی لە ناو دەچێت. وام دەزانی کەسایەتی تەنها دابڕانێکی دیاریکراوی چەند سیفەتێکی دیاریکراوە. بە کاریگەری چەند ئەزمونێکی زیندوو، چەند کردەوەیەکی پێچەوانەی دەمارگیریە کە هەندێکی لە شێوەی غەریزەدا بۆمان ماوەتەوە، هەندێکی تریش لە ڕێگەی ممارەسەی هەستی وەرگیراوە. ئەم ممارەسەیەش لە مێشک تۆمار دەکرێ و لە بیرەوەریدا چاپ دەبێ. جاگەر مێشکەکە کۆتایی هات و خانەکانی بیرەوەری گەندەڵ بوون، ئەو کاتە پێویست بەمانەوە ڕوحانیەکەی تری ئەم پەیوەستە مادیە پوختە ناکە. لە سەرەتادا بەم چەمکە مادیە ڕووکەشەوە دەمڕوانیە ئادەمی زات. بەخۆشم دەگوت شەخصیەت لە هیچ کەسدا یەکشت نییە، هەر کەسە چەند شەخصیەتێکی هەیە. شەخصیەتی تەمەنی 15 ساڵی جیایە لەگەڵ شەخصیەتی تەمەنی 20 ساڵی، 20 ساڵی لەگەڵ 30 ساڵی. ئیتر بەم شێوەیە هەموو تاوێک لەو کەسە شتێک کەم و شتێک زیاد دەکا. ئیتر کام شەخصیەت لەمانە زیندوو دەکەنەوە بۆ لێپرسینەوە و سزادانی یان پاداشدانەوەی. ئەوانەی کە تووشی دابەشبوونی کەسایەتی بوون کامەیان دەچێتە جیهانەکەی تر، دکتۆر جیکێل یان میستەر هایت. بەڵێ بەم جۆرە شەڕەوتەی پوچ دەکەن، نازانن ئەگەر ئێمە بمانەوێ پەرتوچێک بۆ جاری دووەم لە چاپ بدەینەوە، یەک پەڕە یان یەک باس لەو پەرتووکە چاپ ناکەینەوە، بەڵکو هەموو پەرتووکەکە بە هەموو لاپەڕە و باسەکانیەوە لە چاپ دەدەینەوە. هەر بەم جۆرەیە مرۆڤ بە هەموو بەشەکانیەوە زیندوو دەبێتەوە. وەکو دەنچێک گەنم کە فڕێ دەدرێتە ژێر تاریکی زەویەوە، کاتێک سەوز دەبێ، کاتێک دەڕوێ، هیچ شتێک لە شێوەی گەنمەکەی لەبیر ناچێتەوە. چۆن بووە هەر بەو جۆرە دەڕوێتەوە. بەڵام دیدگای مادی کە بە سروشتی خۆی بەلای شیکردنەوە و توێکاری و لەتلەتکردنە، بە درێژایی کاتیش هەر ئەمە زاڵ بووە. لەبەر ئەمە هەردەم وێنەی تەواوی شتەکانم لە بەرچاو نادیار بووە. وام دەزانی ئەگەر لاشە یەکاڵا بکەم،
گیانم دەست دەکەوێ، چونکە لام وا بوو گیان هەر لاشەیە و هیچ جیاوازیەک نییە لە نێوان گیان و لاشەدا. گیان لاشەیە، عەقڵ مێشکە، شەخسیەت چەند کاردانەوە و چەند کردەوەیەکی پێچەوانەی ئارەزووە. سۆزیش لە کۆتاییدا برسیەتی لاشەیە بۆ ئەو شتە. بەڵام لێرەدا ئێمە هەڵوەستەکی درێژ دەکەین و پرسیار دەکەین، ئایا ڕاستە نەفس پاڵنەری برسیەتی و جنس و کۆمەڵە هەستپێکردنێکە کە جەستە پێی بە پێویستیەتی دەکا؟ کە ئاوامان گوت ئەوە ئێمە لە بەردەم تەفسیرێکی مادی کوێرە نەداین، ئەمەش نە حەقیقەتی نەفسە و نە حەقیقەتی مرۆڤ. دەشگەڕێمەوە لاپەڕەکانی کتێبی لغز المەوت و لغز الحەیات کە بە درێژی تاوتوێی بابەتەکەم کردووە. مرۆڤ قوربانی بە پاروەنانەکەی و جێگە گەرمەکەی دەدات لە پێناو چەند ئامانج و نمونەی بەرز و ڕووتی وەک دادگەری، حەقخوازی، خێرخوازی، سەربەستی، کەواتە کوا پاڵنەری برسیەتی و ئارەزووی جنسیەتی، ئەوەی خۆی دەدا بە کوشت بۆ هاتینە ڕۆژێک کە هێشتا نەهاتووە. ئیتر ئەو لە تەفسیری مادی لەکوێیە؟ ئێمە لە بەردەم سەلماندنێکی بڕاوەداین کەوا نەفس و خۆت حەقیقەتێکی لە سنوور بەدەر و بەرزە بەسەر لاشەدا. تەنیا پێداویستی هەستی جەستە نییە کە لە ئاوێنەی ناوەوە ڕەنجی دابێتەوە. ئەو هێزەی کە لاشەکەی خۆی پێشێل دەکات و دەیدات بە قوربانی، ئەوە سەرۆک و فەرماندەیە بەسەر لاشەدا و کلچی نییە. چونکە گەر من بەس لاشە بم، چۆن دەتوانم زۆر لە لاشەم بکەم و بیدەم بەسەر هەزاران بەردی سارد و گەرمدا؟ یا من ئەگەر برسیەتی بم، چۆن دەتوانم کە برسیم بوو خۆم بگرم؟ جا بە تەنها دەستەڵاتی ناوەچی بەسەر گشت توخمەکانی جەستە و مفرەداتی غەریزەکان شایەتی ئاشکراکاری ئەم توخمە بەرزە و ئەو جیاوازیانەیە کە خودی مرۆڤایەتی لێ پێک دێ. لە ڕێگای نەفسەوە لاشەم هەڵدەسوڕێنم، لە ڕێگای عەقڵەوە نەفس هەڵدەسوڕێنم، لە ڕێگای بەرچاوڕوونیەوە سنوورێک بۆ هۆش دادەنێم. ئەو بەشانەی لە لاشەماندا هەن هەر یەکەیان فەرمان دەدات بەسەر ئەوەی لە خۆی خواردتردا. لێرەدا فەرماندەیەک لە هەمویان بەدەسەڵاتترە، فەرماندەی هەموو توێشوەکانی لەشە کە ئەویش گیانە. گیانیش کلک و پاشکۆی نییە کە بە مردنی بمرێ. ئەو مادیانەی کە دەڵێن ئاتەمی زاد بریتیە لە کۆمەڵە پێویستیەکی فسیۆلۆژی مادی و بەس، ئەوەمان بۆ ڕافە بکەن لە کاتی نووستندا ئەو مرۆڤە دەچێتە کوێ. سەیر دەکەیت هەموو کردەوە فسیۆلۆجیەکانی لەش بەردەوامن لە ئیشکردن. لە کاتی نووستندا گشت کردەوەکانی خۆنەویستی بەڕێک و پێچی کار دەکەن. دڵ لێدەدا، سیەکان هەوا ئاڵ و گۆڕ دەکەن، ئارەزووی جنسی هێرش دەهێنێ. ئەگەر دڕچێک بچێت بەدەستدا دەستی هەڵدەچێشێت. لەگەڵ ئەمەشدا ئەم نووستووە لە بەردەستماندا کەوتووە، دڵی دارێکی ڕەقە، هەر دارێکی ڕەقە یان ژیانێکی سەرەتاییە کە لە ژیانی زیندەوەر جیاوازی نییە. ئیتر کوا ئادەمی زاد خەوتن و لە خەو هەڵسان نمونەیەکی بچووک کراوەیە بۆ زیندووبوونەوەی پاشمردن. ئەو نووستووە بێدەستەڵاتە، سیر دەکەیت یەکسەر هەڵدەستێ و بەبێ خۆ ئامادەکردنەکەی هیتلەر و نیڕۆن ئەو کردەوانەی لە پێش نووستندا دەیکردن ئێستاش دەیان کات و هەرچی پێش نووستن کردوویەتی دێتەوە یادی. لێرەدا مادیەکان لە بەردەم ڕاستیدا سەر شۆڕ دەکەن و ناتوانن بڵێن نەفس نییە.
دەڵێن نەفس هەیە و ڕاستە، چونکە لە ئەنجامدا بە ماددەدا دەنرێ. ئێمەش دەڵێن نەفس چۆن دەبێتە بابەت؟ دەبێتە بابەتی چێش. هەتا ئەگەر ئەو کەسەیش پارچە پارچە بکرێت و بخرێتە ژێر میکرۆسکۆپەوە نابیندرێت. ئیتر ماددە چییە؟ سەبارەت بە کەسانی تر بابەتە. چۆن وایە؟ ئەوانی دیش هەست بەبوونی ناکەن مەگەر لە ڕووکەشی ڕەفتارەوە حاڵی هێنجن. ئەو ڕووکەشانەش زۆر نییە یان درۆ نییە، هەر یەکێک لە ئێمەش نمایندەی خەڵکە، بەڵکە نمایندەی خودی خۆی و ڕەفتاری ڕووکەشێتی. کەم جار هەیە ببێتە بەڵگە لەسەری، یان بابەتە سەبارەت بە خاوەنەکەی. کەوا بوو دەبێ ئێمە بڕوامان بە شتێک هەبێکە نابیندرێت. ئێمە هەستکەر و هەست پێکراومان هەیە. مەرجی هەستکەر ئەوەیە کە لە دەرەوەی هەست پێکراوەوە بێت. کەوا بوو ئەو هەستکەری ئێمە هەمانە لە دەرەوەی لەشمانە، چونکە ئەگەر لە ناو لەشدا بوایە تەنیا هەستمان بە شتەکانی ناو لەشمان دەکرد و ئاگاداری دەرەوەی نەدەبووین و بیرەوەریمان لەگەڵ چرکەژمێردا دەڕۆیشت و بێ ئاگا دەبووین لە پێش ئەو کاتە. ئەمەش یاسایە دەڵێ هەست بە هیچ شتێک ناکەیت ئەگەر لە دەرەوەی ئەو شتەوە نەبێت. تۆ هەست ناکەیت بە سوڕانی زەوی، چونکە خۆت لەسەریدای. بۆ زانینی چۆنیەتی سوڕانی گۆی زەوی دەبێت لە دەرەوەی سنووری زەویەوە بوەستیت. خۆ ئەگەر لەسەر زەوی بیت تۆش پارچەیەکی زۆر بچووک و نادیاری زەویت. هەروەها بۆ زانینی جوڵان یا زانینی چۆنیەتی هەموو شتێک دەبێت لە دەرەوەی ئەو شتەوە بیت. کەوا بوو لەبەر ئەوەی هەست بە ڕۆیشتنی ڕۆژگار دەکەیت تۆ لە دەرەوەی ئەو ڕۆژگارەیت. بەمەدا بۆمان دەردەکەوێت بوونی گیان جیاوازە لە بوونی ئێمە و پلەی بەرزترە لە بوون و لاشە و ڕۆژگاری ئێمە. ڕاستیەکەی ئەوەیە ئێمە دەبین بە دوو بەشی سەرەکیەوە. بەشێکمان شەقیوەتە ناو ڕۆژگار و لەگەڵ یا دەڕوات، گەورە دەبێت، پیر دەبێت، لە هێز دەکەوێت، هەتا دەمرێت. ئەمە لاشەیە. بەشەکەی ترمان لە دەرەوەی ڕۆژگارە کە گەورە نابێت، پیر نابێت، ناسوێت، کاتێ لەش دەبێت بە گڵ و مێرو دەیخوا، ئەو هەروەکو خۆی دەمێنێتەوە. ئەم بەشە ئەوەیە کە ئاینەکان پێی دەڵێن ڕۆح. هەرکەم لە ئێمە دەتوانێت لە ناخی خۆیدا هەست ببوونی ئەم ژیانە بکات. هەروە بۆی دەردەکەوێت کە چۆنیەتی ژیانی گیان جیاوازە لەگەڵ جۆری ژیانی لاشە. هەر یەکێک لە ئێمە هەردەم دەتوانێت لە ناخیدا هەست بە حاڵەتێکی ئامادەیی و گوێڕایەڵی و کەسایەتی و هەست بەبوونێکی حازر و تەواو و جیا لەو وجودە مادیە گۆڕاوەی کە لە دەرەوەی زەمن لێدەدات و دەلەرێتەوە بکات. ئەم حاڵەتە ناوەچیەی کە لە ساتەکانی بە ئاگابوونی ناوەچیەوە هەستی پێدەکەین، کە ناوم لێ ناوە حاڵەتی ئامادەبوون. ئەوە ئەو کلیلەیە کە لە ناخمدا بەرەوبوونی گیانمان دەبات. دەستشمان دەخاتە سەر ئەو شتە نادیارەی کە ناوی گیانە، یان ڕەهایە یان مجەڕەدە. ئێمە هەر کاتێک شتێکی جوان دەبینین لە شتی ناشرین جیای دەکەینەوە، یان ڕاستی دەبینین لە درۆ جیای دەکەینەوە، یان دادپەروەری دەبینین لە ستەم جیای دەکەینەوە. بۆ زانینی ئەمانە گەز و ترازومان هەیە کە جوان لە ناشرین و ڕاستی لە درۆ و هەتا دوایی
پێی جیا بکەینەوە ئەم تەرازوەش ڕۆحە. ڕۆح واتە گیان. بۆ نمونە ئێمە دەزانین دەبێ هەمومان بمرین و کەسمان تا سەر ناژین، کەچی هیچ کاتێک خۆمان بۆ مردن دانانین. وەکو هەر نەمرین یان مردن ناوی هەیە و ناوەڕۆکی نییە، بەس باە و بەلای گوێمان دەدەڕوات. بەڵام ئەوەی کە ئەمن و زەمان دەدات بەگوێدا گیانە، ئەو گیانەی کە خۆی نازانێ مردن چییە. مردن بۆ گیانی ئەو بریتیە لە داڕنینی کراسێک لە بەریدا بێزیاد و کەم. ئەو مردنەی کە بریتی بێت لە نەمان و ڕزین بۆ گیان نییە، هەردەم هەیە. وەکو زانایانی تەسەوف دەڵێن گیان بەرجی لە خۆدا دەڕنێ و بەرجی بەرزەخی لەبەردەکا، پاشان بەرجی بەرزەخی دادەڕنێ و بەرجی مەلەکوتی لەبەردەکا، دیسان ئەویش دادەڕنێ و بەرجی جەبەروتی لەبەردەکا. بەخۆ کوشتن و هەوڵدان پلە بە پلە سەردەکەوێ بۆ لای خۆشەویستەکەی کە بەدی هێنەرەک هێتی. هەموو گیانێک بە ئەندازەی پاچی و ڕۆشنی و توانستی خۆی بەرز بەرز دەفڕێ. سۆفیگەریەکان بۆ دیدی خۆیان بەجێ دێڵم تا لەگەڵ ئەواندا ون نەبین و چاواشە نەبین. ئەمان دیشم لەم توێژینەوەیەدا بڕینی بربەستی مردن نییە تا بزانین دوای مردن چییە، چونکە ئەمە ئارەزوویەکە مەحاڵە بیزانین. ئەوەندەم بەسە هەڵوەستە بە خوێنەر بکەم تا لە خۆی ڕابمێنێ و خودی قوڵ و بەدەستەڵات و فەرماندەی بەرزی جەستە خۆڵیەکەی ئاشکرا بکات کە ناوم لێناوە ڕۆح، کە ئەو پەڕی بەڵگەم لەسەری هێناوەتەوە بە هەستی بوون و ئامادەییەوە کە هەر یەکێک لە ئێمە لە ناخیەوە هەستی پێدەکات. ئەو بوون و ئامادەییە بەردەوامەی کە نەمانی بەسەردا ناینی و گۆڕانکاری بەسەردا نایێت. وەک بڵێ هەردەم لە ناخمدا چاوی کراوەیە، ئەوەش ڕابوون و بە ئاگایی ناوە خۆیە. گیان ئەو ڕووناچیە نابینراوەیە لە ناخماندا کە بەهۆیەوە ڕێگای حەقی پێدەبینین و ئاشنای جوان و ناشرین و چاکە و خراپە دەبین. گیان ئەو ڕوانگەیە کە لەسەریەوە چاودێری جوڵەی کات دەکەین و بە ڕۆیشتنی دەزانین، هەروە ڕۆیشتنی شتەکان دەبینین و هەست بە جوڵەیان دەکەین. گیان ئەو خاڵەیە کە لە ناو بازنەیەکدایە. گیان ئەو چەقەیە کە ڕووداوە دنیایی و کاتیەکان بە دەوریدا دەسوڕێنەوە، کە لە شوێنێک چەقێنراوە و نابزوێ و هەر شتێک کە هەیە بەبێ ئەو ناڕوات و کۆتایی نایە. گیان ئەو مەتەڵە گرانەیە کە هێشتا بە تەواوی لای ئێمەی ئادەمی هەڵ نەهێنراوە. ئایا گیان هەمیشەییە و نامرێ یان کاتێکی تری هەیە کە جیاوازە لەگەڵ ئەو کاتەی ئێستا کە ڕۆژێک بە 1000 ساڵە؟ دەبا بزانین پەیوەندی گیان بە لەشەوە چییە، پەیوەندی هۆش بە مۆخەوە چییە، پەیوەندی بیر و زانین و وەرگرتنی زانست لەگەڵ گیاندا چۆنە. ئێوارەیەک بە دڵم داهات کە سەرێکی ژێرخانی بیرەوەریم بدەم. پارچە کاغەزێکم هەڵگرت و دەستم کرد بە نووسینی ئەو ژمارانەی کە لەبەرمە. سەیرم کرد ژمارەی پاسپۆرت و ژمارەی ئۆتۆمبیلەکەم و ژمارەکەی خانووەکەم و
ژمارەی تەلەفۆنەکان و ژمارەی تەلەفۆنی هاوڕێکانم و تەلەفۆنی چەند شوێنێکی پێویست خشتەی لێکدان، کۆکردنەوە، لێدەرکردن، دابەشکردن، مێژووی لەدایکبوونی خۆم و لەدایکبوونی منداڵەکانم، ژمارە نەگۆڕاوەکانی ماتماتیک و سروشتی گەریوەک و ڕێژەی نزیکی و تیژی تیشک، تیژی دەنگ، پلەی کوڵاندنی ئاو، ئەو شتانەی کە لە زانستگای پزیشکی فێر بوو بووم، وەکو ڕێژەی شەکر لە خوێندا و ژمارەی خڕۆکەی سوور و خڕۆکەی سپی و قەوارەی خوێن و لێدانی دڵ و تیژی هەناسا، دا و دەرمان. لەم کاتەدا هەر پارچە کاغەزەکەم پڕ کردەوە لەو ژمارانە و لەو ڕژانەی لە بەردەممدا دەڕۆیشتن. دەتگوت من ژمێریارێکی ئەلکترۆنیم، بەڕاستی سەیر بوو. چۆن ئەم هەموو شتانم لەبەرکەم؟ ژمارەی وایە 6 تا 7 ژمارە درێژە. ئەم ژمارانە لە پێچاوپێچی مێشکدا لەکوێ خۆیان شاردۆتەوە. ئەی چۆن ئەم ژمارانە داوا دەکەیت کە وەک بروسکە بە تیژی لە هۆشدا دەدرەوشێتەوە؟ ئەم ژمارە جیاجیایانە بە شێوازێک ڕێز دەکرێن کە هەر ژمارەیەک یادداشتنامەیەکی ڕافەیی پاشکۆی لەگەڵدایە، کە هەر ژمارەیەک یادداشتنامەیەکی ڕافەیی پاشکۆی لەگەڵدایە کە مانای خۆی ڕافە دەکات. ئەی چۆن بە سەدەها ژمارە لە مێشکماندا کەڵەکە بوون و تێکەڵ نابن، هیچ کامێکیش ئەوی تر ناستڕێتەوە. جگە لە ژمارە هەزاران ناو و هەزاران وشە، هەزاران شێوە، هەزاران ڕوو کە لە سەرماندا پڕ بووە. جگە لە زانینی تام و ڕەنگ و بۆن و هەڵمژینی جۆرەکانی هەوای سارد و گەرم، وشک و تەڕ، گریان و پێکەنین، هاوار، پارچەیەک مۆسیقا، گۆرانی کۆنەزامێکی سەرڕوو. کاتێ باسی ترشی شتێک دەکرێ ئاو دەچێتە دەمی پیاو، یان باسی تاڵی دەکرێ یادی خواردنەوەی دەرمانێکی تاڵ و نەخۆشیەکی ناخۆش دەکاتەوە. ئەمانە هەموو هەڵگیرا و ئامادەن و زۆر بە وردی تۆمار کراون. هەر یەکێک لەمانە پسولەیەکی لەگەڵدایە بۆ زانینی شوێن و مێژ و ناوی کەسەکانی و کاتی ڕووداوەکە. بەڕاستی ئەمە موعجزەیە و ناوی بیر و هۆشە. هەندێشت هەیە وا دەزانین لە بیرمان چوەتەوە، کەچی بەهۆی شتێکی ترەوە بیرمان دەکەوێتەوە. هیچ نییە ئادەمی زاد بە تەواوی لە بیری بچێت. چاودێرێکی ڕاستەقینە لەگەڵماندایە کە هەموو خەتەرەیەکی دڵمان بە قەڵەم و کاغەزەوە دەنووسێ. هەندێک جار وا بە خەیاڵماندا دێ ئەمەمان لە بیر کردووە، کەچی بەدەری دەخەین لە بیرمان نەکردووە و هەیە کە لە ناکاو لە کاتی پشوو یا خەون یان دوای خواردنەوەیەک یان لە کاتی چوونە لای پزیشکێکی دەرونی بەدەردەکەوێ. هەندێک جاریش لە کاتی خلیسکانێک یان هەڵەیەکی ڕێنووسی بەدەردەکەوێ. هیچ شتێک ون نابێ، هەموو ڕابردوویەک، هەموو لێدانێکی دڵ نووسراوە. بەڵام پرسیاری گەورە و مەتەڵی سەرسوڵهێنەر ئەوەیە ئەم وێنانە لەکوێ خۆیان شاردۆتەوە، ئەو ئەرشیفە نهێنیە لەکوێیە. ئەمە پرسیارێکی زیاتر لە زانایەک و زیاتر لە فەیلسوفێک ویستویانە وەڵامی بدەنەوە. فەیلسوفە مادیەکان دەڵێن بیرهێنەر، ذاکیرە لە مۆخدایە. ئەمە هیچ نییە بێجگە لە چەند گۆڕانێکی کارەبایی کیمیاوی کە لە مۆخدا ڕوودەدات بەهۆی تۆمارکردنی ئەو کردەوانەوە، وەکو چۆن لە شریتی تەسجیلدا ڕوودەدات. ئەو پێچراوە تۆمارکراوانە هەر لە خۆیانەوە دەسوڕێنەوە، لە کاتی داواکردنی هەر شتێکدا بە وردی سپاردەوە لێی دەداتەوە. بیرهێنەر، ذاکیرە یان میمۆری تەنها وێنە و نەخشەی
هەڵکەندراوە لەسەر خانەکاندا. دوا ڕۆژی ئێویش وەکو هەموو خانە و پارچەکانی تیری ئادەمی زاد هەڕزینە کە بە مردن کۆتایی دێت. ڕایەکی جوان و ئاسانە، بەڵام خاوەنەکانی خستۆتە ناو خولگەیە کە ناتوانن لێی دەربچن. ئەگەر بیرەوەری میمۆری بریتی بێت لە مادەیەکی کتوپڕ کە بەسەر مادەی خانەکاندا بێ، پێویستە بە لە ناوچوونی هەر خانەیەک لایەک لە بیرەوەری نەمێنێ، یان هەر لە بیرچوونەوەیەک خانەیەکی لەگەڵدا نەمێنێ. بەڵام ئەمەیش لە نەخۆشی مۆخدا نابینرێ. ئەگەر چەند خانەیەکیش نەمێنێ، بیرەوەری هەردەمێنێ، چونکە سەرچاوی وشە لە ناو دەچێت، نەک بیرەوەری وشە، ماسولکەی دەنگ نەک ئەرشیف. بیرەوەری هێزێکە لەگەڵ هۆشدا بە هێزی ذهن دەمێنێ و هیچ پەیوەندیەکی بە مێشکەوە نییە و ئەرچی مێشک بیر هێنانەوە نییە. مێشک تەنها شێوەی وشە لەوێنەوە بۆ وتە دەگۆڕێتەوە، تاکو ئەو خەیاڵەی لە دڵدایە بیکات بە دەنگ و بیدات بە داوەکانی دەنگ. لەوێوە بۆ دەم وەک ڕادیۆ چۆن دەنگ لە شەپۆڵەکانی هەوا وەردەگرێ و دەیدا بە سەماعەکەی. خۆ ئەگەر ڕادیۆ کە دەنجی نەما، مانای ئەوە نییە ئیتر ئێزگە وەستاوە یان شەپۆڵەکانی کار ناکەن، چونکە لەوانەیە ڕادیۆکە وایەرێکی پشتڕابێ و شەپۆڵەکان هەموو تەواو بن. ئەگەر ڕادیۆیەکی تر بکەینەوە، دەنگەکە وەردەگرین. بیرەوەری میمۆری بریتیە لەوێنە بیرکردنەوە، بینینێکی سەربەخۆ، نیشتەجێکەی گیانە، واتە ڕۆح، نەک مێشک یان هەموو لەش. مێشک تەنها هۆیەکە بۆ گواستنەوەی ئەم وێنەیە، بۆ ئەوەی لە جیهانی مادیدا ببێتە چەند وشەیەکی گۆکراو و بیستراو. وا بۆمان دەرکەوت ئێمە لە دوو هێزی گەورە و بچووک پێک هاتووین، لەش و گیان، نەک یەک هێز کە ئەویش لاشە و مادە بێت و بەس. نا، بەڵکو هێزی بچووک دەمرێ و دەگەنێ، دەڕزێ. کەچی هێزی گەورە بە بیرەوەریەکەیەوە هەردەمێنێ و لە جیهانێکی تردا دەژی. هەموو کردەوەیەکیش کە لەگەڵ لەش بووە و کراوە هەر لە بیری دەمێنێ. کەواتە کاری مێشک تەنها گەیاندنە، ڕۆڵەکەشی بریتیە لە گەیاندنی جیهانی گیان بۆ جیهانی مادە. وەک بریتشۆن دەڵێ هێڵ دەگەیەنێ. کێبڵ ئەو وایەرە سەرەکیانەی سەر شێلمانەکانی جادەیە کە هێزی سەرەکی کارەبا لەسەر ماڵاندادا بەش دەکا. کێبڵەکانی دەمار هێزی گیانمان بۆ دەهێنێ و دەیکات بە لێدانێکی ئەلیکترۆنی، تاکو مەسولکەکانی زمان بیگۆڕێتەوە بە گفتوگۆ، وەکو چۆن ڕادیۆ هەڵدەستێ بە گۆڕینەوەی شەپۆڵەکانی ناوهەوا. بەم جۆرە ئەو وێنەیە لە دۆخی ئەندێشەوە دەگوازرێتەوە بۆ دۆخی هاتنەدی. ئەگەر جەستەمان مرد، دەبینەوە بە گیان. ئەگەر لە دنیادا چرکە بە چرکە بیر لە کردەوەکانمان بکەینەوە، دەبینین هەموو پیت و کردەوەیەک تۆمار کراوە. تیۆری زانستیش هەیە کە لەمە زیاتر تێدەپەڕێ، کەوا ئەنجامەکە بریتیە لە کردارێکی بیرهێنانەوەی زانستێکی کۆنی کۆکراوە و نووسراو لە جیهاندا. ئەوە نییە کە لەسەر تەختە ڕەشەوە فێر ببین کە دوو جاران دوو یەکسانە بە چوار. ئێمە لە نەبوونەوە ئەمە بە دیار ناخەین، بەڵکە لەگەڵ لەدایک بوونماندایە. هەرچیەکی دەیکەین تەنها ئەوەیە کەوە بیر خۆمان دێنینەوە. هەروەها ئەو شتانەی لە بیرکاری و ئەندازە و ژێربێژیدایە گشتیان لە ناوماندا کۆکراوەتەوە. ئێمە تەنها وە بیر خۆمانی دێنینەوە و پێچیان دەهێنی. بە هەمان شێوە کەسایەتیمان کە لە گیانماندا هەیە، لەگەڵ لەدایک بوونماندایە. هەموو ئەوەی کە ڕوودەدا ئەوەیە کە ڕووداوەکانی دنیا شپڕسەی و قالبی مادی پێشکەش دەکا،
بۆ ئەوەی ئەم کەسایەتیە چاکە و خراپەی خۆی دەرببڕێ. ئینجا کردەوەکەی لەسەر تۆمار دەکرێ. تۆمارکردنیش ئەو کارە نوێیە کە لە دنیا ئەنجام دەدرێ، لە حاڵەتی نیەتەوە بۆ حاڵەتی تێکەڵی و پێکەڵی. ئاینەکانیش سەبارەت بەمە دەریان بڕیوە کە قسە لەسەر تاوانبار لە دنیادا دوای تاقیکردنەوە بەجێ دەگات. ئەمەش کارێکە پێشتر خوددا زانیویەتی، زانینی دەوردان، نەک زانینی بە زۆرکردن. چونکە خوا زۆر لە کەس ناکا گوناه و تاوان بکە، بەڵکە هەر کەسەوە بە پێی سروشتی ناخی خۆی خەڵسوکەوت دەکا، کەواتە کردەوەکەی بریتیە لە خودی خۆی. ئەمەش هیچ مانایەکی بە زۆرکردن نییە، چونکە هەر ئەم سروشتە ناوخۆییەیە کە هەندێک جاریش نهێنی گیر و هەندێک جار دڵ خوای گەورەش بە نهێنی ناوزەد کردووە کە دەفەرمێ ئینەه یعلم السر وأخفى. واتە خوای گەورە بەڕاز و نزمتر لە ڕازیش دەزانێ. ئێمەش بەو گزارشتەی کە لە ناو خەڵکی باوە لە کاتی مردن دەربارەی ئەمە دەڵێین نهێنی خوایەوە دەرکاوت، بەواتایی گیان بەرەو بەدیهێنەری خۆی بەرز بۆوە. ئەم نهێنیە سەرەتایەکی ئازاد و دەست پێشخەریەکە خوا لە هەموو کۆتێک ڕزگاری کردووە بۆ ئەوەی کردەوەکەی خودی خۆی بێ و حەزەکەی بەڵگە بێ لەسەری. لە بواری مرۆڤایەتیدا ناکرێ قسە لە شتە حەتمیەکان بکرێ، وەک حەتمیەتی ناکۆچی چینایەتی و ناچاری مێژوویی، چونکە مرۆڤ بوارێکی ئازادە، لە مەچینەدا بزمار و ئاسنێک نییە. هەروە ناکرێ بزانێ سبەینێ لە ژیانی تاچێک چ ڕوودەدا، چونکە لە بواری کۆمەڵگەکان و مێژوودا مەحاڵە کار بەسەپاندن یان زۆر لێکردن بکرێ. ئەوەندەی کە دەکرێ کاری پێ بکرێ بریتیە لە پەسەندکردن و شیمانەکردن بە پێی پێشەکی ئاماری. ئەمە پەسەندکردنێکە کە هەڵە دەکات و دەپێچێ و لە هەردوو لادا جیاوازی دەبێ. بۆ نمونە لە ئینگلتەڕا ڕێژەی تەمەنی مرۆڤ 60 ساڵە. ئەم ڕێژەیەش ڕێژەیەکی ئاماریە کە لە ژمارە مامناوەندیەکان وەرگیراوە. مەرجیش نییە بۆ هەموو تاچێک ئەم ڕێژەیە جێگیر بێت. ڕەنگە تاچی وا هەبێ لە ئینگلتەڕا زیاتر لە 90 ساڵ بژی و ڕێژەکە تێپەڕێنێ وەک بەرنارد شۆ. ڕەنگە هەبێ بەهۆی ڕووداوێکەوە لە تەمەنی 20 ساڵی بمرێ، پاشان خودی ڕێژەکە لە هەردوو لایەوە لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر بۆ بەرزبوونەوە و دابەزین لەبارە. کەواتە لەم بابەتەدا ناکرێ حەتمیەت و ناچارکردن بسەپێنی. ناشبێ بواری مرۆڤایەتی چ تاک بێیان کۆمەڵگە یان مێژوو ملکەتی قالبێکی تیۆری یان هاوکێشەیەک یان ژمێریاری یان گریمانەیەکی فەلسەفی بکەین. بەڵام مادیەکان وا دەزانن ئادەمیزاد بریتیە لە لاشەی بێجیان و بێهۆش، بێ ئارەزوو، بێنەفس. وا دەزانن عەقڵ و نەفس ئامێرێکی هەڵسوڕێنەری دەمارەکانن. لە واقیعەی دەبیندرێ کە جەستە ملکەچی یاسا فسیۆلۆجیەکانە بیریاری مادی ئەنجامگیری دەکا کەوا سەرجەم مرۆڤ و مرۆڤایەتی بە یاسا مادیەکان بەستراوەتەوە. ئابەم جۆرە مرۆڤ بە تۆپەڵێکی مادی وەکو مانگ دادەنێن کە بەهێزی گەردون و بێدەستەڵاتی بە دەوری زەوی و خۆر خۆی دەسوڕێتەوە. ئیتر لە بیری خۆیان دەبەنەوە کە ئادەمیزاد لە دوو ئاست دادەژی. ئاستی کاتی
زەمەنی دەرەوەی دانراو کە پێی دەوترێ کاتی کاتژمێر زەمەن و ساعە کە لەم کاتەدا بە ئەنجامدانی ژوانەکانی و بە پێویستیەکانی کۆمەڵایەتی هەڵدەستێ و لەگەڵ یاسای زۆرکاریدا دەژێت. هەروە ئاستی تایبەتی ناوخۆییەکەی کە کاتی هەست و کاتی خەوبینینە بەڕاستی لەم ئاستەدا ژیانێکی سەربەست دەباتە سەر. بیر دەکاتەوە و خەون دەبینێ و داهێنان دەکات و لە بەرامبەر کۆمەڵگە و مێژوودا هەڵوێستی شۆڕش جێڕی دەنوێنێ، بەڵکو دەتوانێ ئەم شۆڕشە ناوخۆییە بۆ کارێکی دەرەکی بگوازێتەوە کە کۆمەڵگە وەرچەرخێنێ و لە بناغەدا مێژوو بگۆڕێ، هەروەک لە گشت شۆڕشە پێشکەوتن خوازەکاندا ڕوویدا. هەر ئەم ژیانە دوو ئاستە سیفەتێکە کە مرۆڤ پێی تایبەتمەندە، ئەم نەفسەش کە مرۆڤ هەیەتی چەند سیفەتێکی هەمە جۆر و جیا لە سیفەتەکانی بێجیانی تێدایە. کەواتە ئێمە لە بەردەم یەکەیەکین کە لە شوێندا درێژ بوونەوەی نییە، جێی سەر سوڵمان نییە. بیریارێکی خۆر ئاوایی ئەڵمانی عەمانوئیل کانت کە خاوەنی کتێبی نەقد العەقل النەظەری و نەقد العەقل العلمیە ئەم زانایە دەڵێ گیان هەیە و مردنی بۆ نییە، ژیان بێخوا نابێت و زیندوو بوونەوەی پاش مردن ڕاستە. ئەم زانایە دان بەم حەقیقەتە دادەنێت. هەروە جێی سەر سوڕمان نییە بەبێ ئەوەی قورئانی خوێن بێتەوە بگاتە ئەم ئاکامە ساغ و ڕاستە. بەڕاستی ئەمە فیترەت و زیرەکیە کە گشت زانستەکان لەسەری بەرپا دەبن. پێویستیش ناکات عەقڵی ساغ کتێبی پیرۆز بخوێنێتەوە بۆ ئەوەی بەدەری خات گیانی هەیە و دوای مردن ژیانی هەیە و لێپرسینەوە هەیە، چونکە فیترەتی ساغ ڕێڕۆشنی خاوەنەکەی بۆ ئەم حەقیقەتانە دەکات. ئەو نەفسە بریتیە لە من کە بە ئامادەبوون و بەردەوامی و کەسایەتی و بوون و هەردەم هۆشیاری ناوزەد دەکرێ، پاشان خۆی بەسەر واقعی دەرەچی و گۆڕانکاریکردنی دەسەپێنێ، هەروە خۆی بەسەر جەستەدا دەسەپێنێ و جڵە و گیری دەکات و بەسەر پێویستیەکانی بەرز دەبێتەوە، بەسەر پشککردن، نەخواردن و لە خۆگرتنەوە و بێبەشکردنی بەسەردا دەسەپێنێ، ڕەنگە بە گیان فیدایی و قوربانیدانەوە بەرە و مردن ڕاپێچی بکات. چەشنی ئەم نەفسە ناکرێت تەنها بەرهەمێکی لاوەشی بەرهەمەکانی جەستە و پاشکۆی بێت و مادەیەک بێکە پێشی کەوت بێتەوە. ئەم جۆرە تیۆرە مادیانە هیچ شتێکمان بۆ ڕافە ناکات. دەبێ بەڵگەنەویست بێ کە ئەم نەفسە بەسەر جەستەدا بەرزە و جیا دەبێتەوە و بەسەریاندا زاڵە. لە ڕاستیدا جەستە وەک ئامرازێک بۆ مەبەستەکانی نەفس بەکاردەهێنرێ و ژێربارێکە بۆ ئامانجەکانی، هەروەک عەقڵ مێشک وەک گەیاندنێک بەکاردەهێنێ. هەر دەبێ ئەو شیمانە ئاشکرا و دیارەمان بەزەیندا بێ کەوا ئەم نەفسە بە حوکمی کاکڵە و کڕۆکەکەی کە هەستی پێدەکەی ئامادەی و بەردەوامە بە درێژایی کات هۆشدارە، نابێ وەک جەستە مردن و داخوران و داڕزانی بەسەردا بێت. نەفس وەک جەستەدا ناخورێ، وەک مۆی قژ ناوەرێ و وەک ددان نارزێ و ناکەوێ. شتێکی بەڵگەنەویست و دیارە کەوا بزانین دوای مردن دەمێنێ. گەر لە هاودەمی کردەوەکانمان ڕابمێنین هەر لە دوو دڵیەوە بەر لە هەڵبژاردنی بڕیارێک، پاشان لە کاتی کارکردن هەست بە بەرپرسیارەتی، ئینجا دوای تەواوبوونی پەشیمان بوونەوە یان پشودانە. جا لەو کاتەدا ئەوەمان بۆ دێتە ئەنجام کە ئێمە لە بەردەم حاڵەتێکی چاودێری فیتڕی و بیرۆچکەیەکی حیسابدار داین. هەروە دەردەکەوێ
کە هەڵە و ڕاستی هەیە. ئێمە ڕاستە و خۆ و هەرکە بە فیتڕەتەوە هاتووینەتە بوون دەزانین دادگەری و نیزام یاسایی بوونە و بەرپرسیارەتی ڕێسایە. ئەم هەستە فیتریە ناچاریە پێمان دەسەپێنێ کە ئەو ستەمکارەی لە سزای سەرزەوی ڕزگاری دەبێ و ئەو بکوژەی لە لێپرسینەوەی یاسای مرۆڤ کردا ڕزگاری دەبێ، هەر دەبێ سزا بدرێ و لێی بپرسرێتەوە، چونکە ئەو جیهانەی تێیدا دەژین گزارش لە نیزام و ڕێک و پێچی دەکا، هەر لە بچووکترین گەردیلەوە هەتا گەورەترین ئەستێرە. بێهودەیی واتە ئەلعەبەث تەنها لە عەقڵ و یاسا لە ڕێکانمانەوە بوونی هەیە. بیرۆچکەی دادگەری و نیزام و پێویستی دادگەری بەرە و پێویست بوون بە جیهانێکی ترمان دەبات کە دادگەری و نیزام و لێپرسینەوەی تێدا ئەنجام دەدرێ. هەموو ئەمە زانستێکە کە لەگەڵی لەدایک بووینە، ڕاستیەکیشە کە فیترەت و بەڵگەنەویستی دەیسەلمێنێ. ئەم زانستە و ئەو بەڵگەنەویستیەی دەیهێنی نەکایەوە دەبێتە گەواهی لەسەر گشت زانستەوە دەستکەوتووەکان و هاودەمە لەگەڵیدا. هەموو زانستەوە دەستکەوتووەکانیش دەکرێ هەڵە و ڕاست بن، بەڵام ئەو زانستەی دەیهێنی نەکایەوە بەشێکە لە سیستەمی گەردوونی پتە و قوڵ. ئەم زانستە بریتیە لەو یەکەم ڕاستیە کە لەبەر ڕۆشناییەکەیەوە گشت ڕاستیانە سەرەکیەکان دەبینین. ئەم ڕاستیەش پێوەر و پێوانیە. جاگەر پێوەرەکە تێکچوو هەموو شتێک تێک دەچی و هەموو شتێک دەبێتە بێهودە و بەفیڕۆچوون، ئەمەش کارێکی ڕاست نییە. ئەگەر بەڵگەنەویستی و بێلێکدانەوەمان تۆمەتبار کرد، ئەوە گشت زانست و زانینەکان پەنجەی تاوانباریان لەسەر هەڵدەگیرێ و دادەڕوخێ، چونکە لە بنەڕەتدا لەسەر بەڵگەنەویستە سەرەتاییەکان بەرپا بووە. ئێمە لە بەردەم بنەڕەتێکی زانین و سەرچاوەیەک داین کە گومانی تێدا نییە، چونکە ئەم سەرچاوەیە هەروەک خودی ژیانە. ئێمە لە بەردەم پشتێک داین کە خوێن و گۆشتی زانینە. ئێمە کە دەینە ناو ژیان ماسوولکەمان پێدراوە تا بەهۆیەوە بجوڵین و بەرگری لە خۆمانی پێ بکەین. هەروە هەرکە لە دایک دەبین بەڵگەنەویستە سەرەتاییەکانمان پێدراوە تا ڕەوا لە ناڕەوا و ڕاست و ناڕاست جیا بکەینەوە. بەرزترین پلەی زانستیش ئەوەیە کە لە ناختەوە بۆت دێت. بۆ نمونە بێ ئەوەی تەماشای خۆت بکەیت تۆ دەزانی لە چ بارێکدای، ئایا وەستاوی یان دانیشتووی یان پاڵکەوتووی. ئەم هەستت بۆ دێت لە کاتێکدا تۆ چاوت نوقاندووە، لە ناختەوە بۆت دێت. ئەم زانینەش بەڵگەی بەهێزە لەسەر هەر چ شتێک کە دەبیندرێ. کاتێک دەڵێی بەختەوەرم، بەدبەختم، ئازار دەچێژم، قسەکەت بەڵگەیەکی بەهێزە و ناکرێ بە بەڵگەیەکی مەنتیقی بەدرۆ بخرێتەوە. بەڵکو بەراوردکردنی ئەم کارە بە ژێربێژی زێدەڕۆیی پێداگیریەکی بێمانایە. هیچ کەسێکیش وەک خۆت بە خودی خۆت شارەزان نییە. بە هەمان وێنە شەهادەی فیترەت و حکمی بەڵگەنەویستی بەڵگەیەکە لەو پەڕی ئازدا. کاتێکیش دەڵێی فیترەت و بەڵگەنەویستی بەزانست و فکر و ڕامانەوە پشت ئەستورە، کاتێک باس لە جیهان و نەفس و سربەستی و بەرپرسیەتی و لێپرسینەوە دەکەیت، کاتێک باسی هەڵسوڕان دەکەن لەسەر ئەو بنەڕەتەی کەوا لە گەردووندا ڕێک و پێچی هەیە، ئالێرەدا ئێمە لە بەردەم ئەو پەڕی ئاستی یەقین داین، یەقینێک وەک یەقینی بە چاودیتن، بەڵکو زیاتریش. فیترێت وەک چاو ئەندامێکە لەگەڵی لەدایک دەبین، یەقینێکە بەرزتر لە یەقینی زانست، چونکە
ڕاستکاری زانستی بریتیە لە ڕاستکاری ئاماری و تیۆرە زانستیەکان کە لە ناوەڕاستەکانی ژمارە ئەنجامگیری دەکرێ. بەڵام حکمی بەڵگەنەویستی سیفەتی بڕەڕ و ڕەهایە کە دەڵێن 42 یەکسانە بە x2 بەڕاستی و بەڕەهایی ڕاستێکی ڕەهایە و ڕاستکارانەیە. نابێت لە تیۆرەکانی زانست سڵینەوە و پێشکەوتن و گۆڕانکاری بەسەردا بێ، چونکە قسەیەکی بەڵگەنەویستە کە دەڵێن 1 یەکسانە بە 2. ئەمە هیچ گومانێک هەڵ ناگرێ، چونکە ڕاستیەکە فیترەت خستوێتیە ناخمانەوە و بەڵگە نەویستیشە. ئەمەش زانینی سەرەتاییە کە لەگەڵ بڕوانامی لەدایک بووندا بۆمان هاتووە. گەر مرۆڤ ئەمەی بزانی باە دەحسایەوە لە مەسەلەی گیان و جەستە و عەقڵ و مێشک و ئازادی و ناچارکاری و بەرپرسیەتی و لێپرسینەوەشدا دەمەدەم و زۆر بڵهی و بێبەڵگەیی و خۆ بە گەورەزانینی زۆری بۆ خۆی زیاد دەکرد. ئەوەندەش بەس دەبوو گوێ بگرێ لەوەی کە فیترەت و دڵی خۆی بەگوێیدا دەچپێن و گوێ ڕایەڵی ئەوە دەبوو کە بەرچاو ڕۆنیەکەی ڕێی نیشان دەدات. گەردیلەیەکیش لە لێبڕان واتە ئیخلاس باشترە لە جۆرەها کتێب. بابە لێبڕان و ئیخلاستیەکی زۆرەوە گوێ بیستی دەنجی دەروونمان و چرپی بەرچاو ڕۆنیمان بین بەبێ هەوڵدان بۆ شێواندنی ئەو دەنگە نوێیە، ئەویش بە ژیربێژی و بەڵگەوە دێتە ئەنجام. هەر کەسێکیش لە قسەکەم بەگومانە و ئارەزووی دەمەدەم و مناقەشە و قسەی ژیربێژین با بگەڕێنەوە سەر وتارەکەم و هەر لە سەرەتاوە بیخوێننەوە. دادگەری هەمیشەیی ئەو کەسەی پشیلەیەک ببینێ کە بزەبزیەتی بە دەوری سینینان خواردندا تاکو لە غافڵێ بتوانێ پلێ گۆشت بدزێ. ئەگەر لەم کاتەدا سەیری چاوی ئەم گیانە وەرە بکەین دەبینین پشیلە کە هەست بە تاوانی دزیەتی دەکات و خۆی بە تاوانبار دەزانێ و هەرگیز لە بیری ناکات. پشیلە گیاندارێکی بێفامە کەچی هەست دەکات بەوەی کە تاوان دەکات لە دزینی ئەو پلە گۆشتەدا. ئەگەر تاکە پێڵاوێکی بەرکەوت چاوی دەنووقێنێ و سەر ڕادەوەشێنێ وەکو بزانێ تۆڵەی تاوانەکەی وەرگرتووە. هەستێکی سروشتی سەرەتایە کە خوای گەورە خستوویەتیە بوونیەی دروستکراوەکانی هەتا لە گیاندارە بێزمانەکانیشدا هەیە. هەر ئەو پشیلەیە چاڵ هەڵدەکەنێ بۆ ئەو پیسیەی کردوویەتی تا تێیدا بشارێتەوە. هەست دەکات بەوەی کە ئەوە پیساییە و نابێ بە بەرچاوەوە بێت بێ ئەوەی هیچ کەس فێری بکات. ناسینەوەی بەچکەی گیان لەبەر بۆ دایکی، هێرشبردنی شێر بۆ مژینی خوێنی نێچیرەکانی، خۆشەویستی نێرومەی کۆتر، ئەمانە هەمووی هەستی سروشتن. ئێمە شەروە ئەگەر کردەوەیەکی ناڕەوا بکەین هەست بە پەشیمانی دەکەین، ئەگەر کردەوەی چاچیش بکەین هەست بە ئاسوودەیی و دڵنیایی دەکەین، چونکە هەر ئەو دروستکارەی کە خۆمانی دروست کردووە ئەم هەستەیشی تێدا دروست کردوین تاکو بتوانین بەم هەستە بە یاسا و بەکردەوەی جوان هەڵسین. وەکو هەموو دروستکراوەکانی تری جیهان هەر لە بچووکترین دروستکراوەوە تاکو و گەورەترینیان هەر یەکە بە پێی یاسا و ڕێک و پێچی هەڵدەستن بە کاروباری خۆیان. ئەلکترۆن لە خولگەکەیەوە بۆ خولگەیەکی تر ناگوازرێتەوە هەتا هێزێکی نەدرێتێ کە بگاتە ئەندازەی گواستنەوەی، وەکو چۆن سواری شەمەندەفەر نابیت هەتا وەکو پلیت نەبڕیت. پەیدابوونی ئەستێرە و مردنی یاسا و هۆی تایبەتی هەیە، وەکو چۆن کشانی بەهۆی پاڵەپۆستۆی کێشەر جاذبیەتەوەیە. گۆڕانی ماددە بۆ هێزی وزە و
گۆڕانی لاشە هەتاو بۆ تیشک هاو کێشەی هەیە. گواستنەوە ڕووناکی خێرایی هەیە. هەموو شەپۆڵەکانی هەوا درێژی و لەرەلەر و خێرایی هەیە. هەموو کانزایەک کە دەکشێت یان کوور دەبێتەوە بە پێی گەرما و سەرمایە. هەموو کانزایەک تۆپەڵ و چڕی و کێشی گەردیلەیی و نەگۆڕی و خاصیەتی هەیە. ئەنیشتاین بۆی سەلماندووین کە پەیوەندی لە نێوان جەستە و خێراییەکەی هەیە. هەروەها لە نێوان کات و سیستەمی جوڵانەوە لە ناو کۆمەڵەیەکی جوڵاو هەیە. هەروە پەیوەندی لە نێوان کات و شوێندا هەیە. ئەوەی کەرستەکان بۆ بێجیانەکان و شلەمەنی و گازەکان جیا دەکاتەوە ڕێژەی خێرایی نێوان گەردیلەکانیەتی. لەبەر ئەوەی گەرمایی لەم خێراییە زیاترە دەتوانێ ماددە بێجیانەکان بتوێنێتەوە و بیگۆڕێ بۆ شلەمەنی، پاشان بە هەڵمبوونی شلەکان و گۆڕانی بۆ گازەکان. هەروەها کارەبا بە چەند یاسایەک دەکەوێتە کار. هەروەها هێزی ڕاکێشانی هەر ئەستێرەیەک لەسەر ئەندازەی تەن و تۆپەڵەکەی دەوەستێ. ئەو بوومەلەرزەیەی بە چەند جۆر ئاژاوە دێنێتەوە، ئەویش دیسان سیستەم و پشتێنە و هێڵی هەیە کە دەکرێت درێژی و پانایی زەوی نەخشە بچێشترێ. گەردوون هەمووی خشتەی چەند یاسایەکی ڕێک و پێکە، نەدزی تێدایە و نە تەڵەکە. کەچی لێرەدا دەنجێک بەرز دەبێتەوە و دەڵێ ئەی بۆچی ئێمە ژیانمان پڕە لە فرت و فێڵ، پڕیەتی لە تەڵەکە بازی و خوێن مژین و شەڕ و شۆڕ. ئیتر یاساودات لە کوێن؟ منیش دەڵێم ئەمە شتێکی ترە. ئەم کردارە ناڕەوایانە هەر لە ناو ئێمەی ئادەمی زاددا هەیە، چونکە ئێمە دانراوی تایبەتی خوا بووین، لە ناو هەموو گیان لە بەرانی تردا هەڵبژێردراوین و کراوین بە خەلیفە. ئەو خوایە سربەستی پێداوین، ئەو ئەمانەتەی بۆ ڕانواندین و ئێمەش پێی ڕازی بووین. مانای بەخشینی ئەو سربەستیەی پێمان دراوە ئەوەیەکە دەتوانین کاری ڕاست و هەڵەش بکەین. ئەم کردەوە ناڕەوایانەی دەقەومێت هەمووی هۆی ئەم سربەستیەیە کە نەمانزانی چۆن و کەی بەکاری بهێنین. کەواتە پشێوی و ئاژاوە تاوانی ئێمەیە لە ئاکامی سربەستیەکەماندا، بەڵام جیهان لەو پەڕی ڕێک و پێچیدایە. خۆخوا دەتوانێت بە زۆر بمانهێنێتە شێرباری داد و یاساوە، وەکو چیاکان و دەریاکان و ئەستێرە و هەتا دوایی. بەڵام میستی ناچاریمان لەسەر لا دەبات تا دادپەروەریەکەی بە ئەنجام بگات و هەریەکەمان کردەوەی خۆمان بخاتە دەستی خۆمان، بەکردن و بەنەکردنی. تاکو لە جیهانێکی تردا بە دادپەروەری هەریەکە بە پێی کردەوەی خۆی پلە و شوێنی خۆش یان ناخۆشی بداتێ. ژیان نەبڕاوەیە. ئەمە هەموو ژیان نییە کە ئێمە لە جیهاندا بەسەری دەبین، بەڵکو ئەمە ماوەیەکی پڕ لە ئاشاوە و بێدادیە، ماوەیەکە حکمەت و هۆی خۆی هەیە. هەر ئەوە شەدادگەری ئەم ماوەیەش پڕ لە تاقیکردنەوە بۆ چۆنیەتی ژیانی هەتا هەتایی دوایی. ئەم ژیانی دنیامانە هەموو چیرۆکەکە نییە، بەڵکو باسێکی بچۆکە لەو چیرۆکەدا، لە پاشان هەزاران باسی بە شوێندا دێت. ئادەمی زاد هەر بە خوڕسکیەوە ڕاستی زیندووبوونەوەی بۆ دەرکەوتووە. مرۆڤی سەرەتاییش ئەم ڕاستیەی زانیوە. هەروەها هەموو پێغەمبەرانیش سەلامی خوایان لەسەر بێ هەواڵیان بەمەداوە. ژیری و زانیاری هەستیان بەمە کردووە کە مرۆڤ لاشە و گیانە، وەک لە پێشەوە باسمان کرد و ئادەمی زاد بەهۆی جیهانەوە هەست بە هەموو چپەیەکی ناوخۆیی دەکا. سەرەڕای ئەوە کە بە هەزاران تافگەی جۆر بە جۆری گۆڕانی بڕژێتە سەر، هەست دەکات کە بوونی ناوخۆیی
باڵا دەسترە لە مردن و نەمان. زۆر لە فەیلسوفە گەورەکانی جیهان دانیان بە زیندوو بوونەوە داناوە، وەکو ئەمانوئێل کانت، بریلسۆن، گێرگجارت. لە کتێبی ئەفلاتوندا باسێکی زۆر جوانی تێدایە لەبارەی نەمردنی گیانەوە، کەواتە گیان ڕاستیەکە خۆی بەسەر گەورەترین و بچووکترین عەقڵ دەسەپێنێ و بەڵگە نەویستێکە زەحمەتە نکۆڵی لێ بکرێ. بەڵام لای من گەورەترین بەڵگە بۆ زیندووبوونەوەی پاشمردن ئەو هەستە نهێنیەیە کە پێمان دەڵێت یاسایەکی تر هەیە، دادگا و دادپەروەرێک هەیە. ئێمە هەموو کاتێک هەوڵ دەدەین و بە خەڵک دەڵێین بۆ ئەم دادپەروەریەی کە هەیە و خۆمانی بۆ دەدەین بە کوشت و کوشتار دەکەین بۆ زیادبوونی لایەنگیرانی داد و لە ڕێگای دادپەروەریدا دەمرین، کەچی ناگەین بەو دادا. ئەمە مانای ئەوەیە هەر دەبێ ڕۆژێک دادپەروەری تەواوی تێدا بێتە دی، چونکە ڕاستێکی ڕەهایە و خۆی بەسەر عەقڵ و دڵ و دەروونمان سەپاندووە. ئەگەر ئەم دادپەروەریەش لە جیهانی ئێمەدا نێتە دی لەبەر ئەوەیە کە ئێمە سەرجەم وێنەکە نابینین و ئەم جیهانەی ئێمە هەموو ڕاستیەکە نییە، ئەجینا بۆچی لە کاتی بینینی ستەمێکدا دڵمان ئاگر دەگرێ؟ بۆچی هەردەم داوا لە کەسانی تر دەکەین دادگەر بن؟ بۆچی هێندە سوور دەبین و لەسەر شتێکی نەبوو زۆر تووڕە دەبین؟ بیریاری هیندی وحیدەدین خان دەڵێ چۆن تینوێتی مانای بوونی ئاوە، هەروەها تینوێتی دادپەروەری مانای بوونی دادە. لەبەر ئەوەی دادپەروەری تەواو لە دنیادا نییە، مانای ئەوەیە دەبێ جیهان و ڕۆژێکی تر هەبێ کە دادپەروەری تەواوی تێدا بێتە دی. هەستی ناوخۆیی ڕاستترین بەڵگەیە بۆ بوونی دادی ڕاست. بە ئێمە ئەمڕۆیش نەیبینین، ڕۆژێک هەر دەبێ بیبینین. ئەمە ڕاستیە، چکە لە شوێنێکەوە ئەم هەستە دێت کە کەس هێزی بەسەردانیە و دوورە لە کزی و درۆکردن. ئەمە یاسایەکە لەو یاسا ڕێکانەی کە ئەم جیهانەی هێناوەتە دی. لێرەدا دەنجێک بەرز دەبێتەوە و دەڵێ واز لە ئادەمی زاد بێنە، ئەی بۆچی خوا بەرازی بە بەراز و سەجی بە سەگ و مێرووی بە مێروو دروست کردووە؟ بۆ دەبێ لەم شێوە ناشیرینەدا دروست بکرێن؟ ئیتر دادپەروەری خوا کوانێ؟ ئەگەر خوا گیان لەبەرێک زیندوو دەکاتەوە، ئەدی بۆچی مەیمون و سەگ و بەراز زیندوو ناکاتەوە؟ پرسیارەکە جوانە، بەڵام عەقڵی ئێمە نەک نیوەی پەرتووکەکە، بەڵکو دێڕێک لەو پەرتووکە گەورەیە بە تەواوی نازانێ. وێڕای ئەمەش پەلە لە زانینی حکمەت و هۆیەکانی دەکات. لەگەڵ ئەوەشدا و لە ڕاستیدا هەموو گیان لەبەرێک خاوەنی نەفسە. خوایش بۆ هەموو نەفسێک جۆرە بەرجێکی داڕشتووە کە شایانی ئەو نەفسە بێت. بۆیە بەرازی بە بەراز دروست کردووە چونکە بەرازە. بۆ ئەو بەرازەش قالبێکی مادی بەرازی بۆ دروست کردووە. بەڵام ئێمە هیچ لەم نەفسە نازانین. پێش ئەوەی خوا بیخاتە ئەم قالبی بەرازیەوە نازانین هۆی دروستبوونی بەم جۆرە چییە، چونکە پێشبوونی شاراوە بووە وەکو پاش مردنی شاراوەیە. ئێمە و هەموو دروستکراوەکانی تری جیهان لە جیهانێکی تردا بووین کە پێیان دەوت عالەم الذەڕ. پاش مردنیش لە جیهانێکی تردا دەژین کە پێی دەوترێ پاشە ڕۆژ. ژیان نابڕێتەوە و مردن نییە. مردن بریتیە لە گۆڕینی بەرگ و شێوە و تێکۆشان بۆ لای خوددا. ئەویش
بە خۆماندووکردن و خەبات، ئەم بەردەوامیەش عەقڵیش دانی پێدا دەنێ. کەوا بوو دادپەروەری ئەو ڕاستیە ئەزەلیەیە کە خوای گەورە لە فیترەت و لە ناو مرۆڤی داناوە، تەنانەت لە ناخی ئاژەڵیشدایە، هەروەک لە سەرەتای وتارەکەم نووسیومە. هەر ئەم دادپەروەریە دەڵێ هەموو ئەم قاڵبانەی کە بۆ گیان لەبەران و دروستکراوانی تر دانراون هەمووی بە پێشیاوی خۆیەتی، چونکە بەراست نەفسێکی بووە پێش دروستبوونی، خوایش قالبێکی بەرازی بۆ دروست کردووە. بەڵام لە بابەت زیندووبوونەوەی ئەو گیان لەبەرانەی تر جگە لە ئادەمی زات، خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ: ئەعوذ بالله من الشیطان الرجیم وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. صدق الله العظيم. هەر زیندەوەرێ لە ئەرزا دەڕوا و هەرمەلێ بە باڵان دەفڕێ، هەموویان کۆمەڵێکن وەکو ئێوە. ئێمە لەناو ئەم کتێبە هیچ شتمان هەڵ نەبواردووە، لە دوا ڕۆژیش گشت ئەمانە لە لای پەروەردگاری خۆیان کۆوە دەکرێن. ئایەتی 38 سوورەی ئەنعام. ئەمە مانای ئەوەیە هەموو گیان لەبەرەکانی تری زیندوو دەکرێنەوە وەکو ئێمە، بەڵام لە پاشدا چیان لێ دەکرێت و بۆ کوێ دەچن. ئەم نادیارە ئێمە لە تەمەنی دنیاماندا ناتوانین دەرک بە هەموو شتێک بکەین و بیزانین، چونکە زانینی هەموو شتێک مەحاڵە. بەڵام گەر ئەوەندە زانینەی دەیزانین، گەر ئەوەندەی بە تێڕامان بەدەستمان هێناوە کەوا دادگەری ڕاستیەکی هەمیشەییە و خوای گەورە خستۆتیە فیترەتەوە، ئەوە زۆرمان زانیوە و بەوەندە گەیشتوین کە بەشمان بکە. بەو شێوەیەی کە لە وتاری یەکەممان خوامان لێناسی کەوا هەر خوای گەورە عەقڵی هەمووەچی و دەورە دەرە و هەر خۆی بەتوانا و بەدیهێنەرە کە گرنگی بە دروستکراوەکانی دەدا. ئابەم شێوەیە تێدەگەین کە خوای گەورە چۆن ئەم فیترەتە ڕێنوێنیە دەخاتە ناو دروستکراوەکانی. ئەمەش لە خوازیارەکانی گرنگیدان و دادگەریەتیە کەوا دروستکراوەکانی دروست بکا و ئەو ڕۆشناییەیان بۆ دروست بکات کە پێی شارەزای ڕاستەڕێ دەبن. هەروەها باوەڕ دەکەین کە خوای گەورە پێغەمبەرانی ڕەوانە کردووە و کتێبی ناردووە، کەواتە بەبێ ئەمە خوا نابێتە پەروەردیگار و نابێتە خوایەکی ئیلهامدەر و هەڵسوڕێنەر. بەڵگەشمان لەسەر ڕاستگۆیی کتێبەکانی ئاسمانی بریتی دەبێت لەو زانست و نادیار و حکمت و یاسا و حەقەی بۆمان دەهێنێ کە بە کۆششی تاکە کەسی و هەوڵدانی کەسیەتی ناهێندرێتە کایەوە، کە دەوترێ خوای گەورە دادگەرە و دروستکراوەکانی دروست کردووە و ڕێگای ڕاستی پێشان داوە. ئەوە ناوەڕۆک و کڕۆکی سەرجەم ئاینەکانە. یەکەم ڕێبازە کە عەقڵ بەبێ ماندووبوون پێدەگات و فیترەتی پاک بە بەڵگەنەویستیەوە ڕایدەگەیەنێ. ئەو پەڕیداهێنان بریتیە لە دانان بەمە. نکوڵی کردنیش پێویستی بە کۆشێکی زۆر و پێچ و پەناو زۆر بڵێ و دەمەدەبین نەزۆک هەیە، پاشانیش کۆتاییەکەی بەرە و شوێرە ڕێیە، چونکە لەسەر بنەڕەتێک دانامەزرێ. هەروەها دەچێتە دەواازەی خۆ بە گەورەزانی و کەلەڕەقی، وەک لەوەی بچێتە دەواازەی تێڕامانی بێلایەنی پاک و فیترەتی ڕاست. گەشتە درێژخایەنە فکریەکەم هەر لە سەرەتا گەشەکەیەوە لە کتێبی ئەڵڵاه وەلئینسان هەتا دەگاتە وەستانە ملکەچیەکەی
لە بەردەم دەواازەی قورئان و تەورات و ئینجیلدا هەر ئەمەی پێگوتم. بەدیدی من ئەو کەسەی کە دیندار نییە دەمارگیر و حیزب پەرست بێ و تێڕوانی نیوا بێ کە هەر پێغەمبەری ئەو تاکە پێغەمبەرە و خوا پێغەمبەری تری نەناردووە، چونکە ئەم تێڕوانینەی بەرامبەر بە خوددا تێڕوانینێکی منداڵانە و دواکەوتوانەیە. پێی وایە خوا وەک سەرۆکی هۆزێک وایە، وەالعیاذ بالله. ئەم جۆرە هەستکردنە ڕەگەز پەرستیە نەک دینداری. بەڕاستی تێڕوانینی ڕەوایانە بۆ خوا ئەوەیە کە خوا بەخشندەیە و بە هەمووان دەبەخشێ و پێغەمبەرانیش بۆ هەمووان دەنێرێ. خوای گەورە لەم بارەیەوە لە سوورەتی فاتیر ئایەتی 24 دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم وإن من أمة إلا خلا فيها نذير صدق الله العظيم. واتا هیچ کۆمەڵێکیش نەبووە کە ترس و بەرهێنەریان بۆ نەچوو بێت. هەروەها لە ئایەتی 36 سوورەی ئەنەحلدا خوای گەورە دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد بعثنا في كل أمة رسولا صدق الله العظيم. واتا بۆ ناو هەموو کۆمەڵەیەک پێغەمبەرێکمان بەڕێ کرد. هەروەها لە ئایەتی 59 سوورەی ئەلقەسەسدا خوای گەورە فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم وما كان ربك مهلك القرى حتى يبعث في أمها رسولا صدق الله العظيم. واتا پەروەردگارت ئەو شارانەی قڕ نەکردن تا لە ناوەندی ئەواندا پێغەمبەری بۆ ناردن. هەروەها لە ئایەتی 164 سوورەتی ئەنیسادا خوای گەورە فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم ورسلا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك صدق الله العظيم. واتا پێغەمبەرانی دیکەشمان بەڕێ کردن، چ ئەوانەی کە لە پێشدا بوون و چوون و سەربوردەیانمان بۆ گوتووی، چ ئەوانەی کە دەربارەیان نەمدوواندووی. مانای ئەم ئایەتەی دواییە ئەوەیە کە لەوانەیە لە کاتی خۆیدا بوزا پێغەمبەر بوو بێ با ناوی لە قورئانیشدا نەبێت، یان ئەختانون لە کاتی خۆیدا پێغەمبەر بوو بێ با لە قورئانیشدا ناوی نەبێ. خوا دەیەوێ ئادەمیزادەکان هەر ئەو بپەرستن بە پێی ئەو نامەیەی کە بۆی ناردوون بێ جیایی و دووبەرەشی. دەبێ باوەڕیان ببێ بە هەموو نێردراوەکانی خوا، چونکە هەموویان لە بنەڕەتدا یەکن، هەموویان دەڵێن خوددا یەکە، هەر لە ئادەم هەتا دواهێنەری پێغەمبەرایەتی خاتەم صلى الله عليه وسلم. باشترین نمونەی هۆشیاری ئاینی کراوە بریتیە لە هۆشیاری پیاوێکی وەکو غاندی. غاندی فەیلسوف و تێکۆشەری هیندیە. لە ساڵی 1869 لەدایک بووە و لە ساڵی 1948 کوژراوە. غاندی هیندۆسی لە کاتی نوێژکردنیدا چەندێرێک لە قورئان و تەورات و ئینجیل و دەمەبادای دەخوێن. لەو پڕی ترسەوە لە خوا و بەدڵێکی پڕ لە باوەڕەوە بە هەموو کتێبەکانی خوایی و باوەڕی بەخوای تاقانە هەبوو. ئەم پیاوە ژیانی وەکو قسەکردنی وابوو، هەمووی خۆشەویستی و ئاشتی خوازی بووە. ئاینەکان لەلایەنی بیر و باوەڕەوە هەموویان یەکن، با یاساکانیان جیاوازیش بن. وەکو چۆن خوای هەموویان یەکە، چاکەکاران لە هەموو ئاینەکاندا لەسەر یەک ئاینن. چونکە دینداری ڕێزدار وا نازانێت کە خوای گەورە تەنها دروستکاری ئەو ڕێنماییکاری ئەوە،
یان تەنها خوای کۆمەڵێکە بەڵکو خوای گەورە ڕێنمونی کاری ئەهلی ئاسمانەکان و زەویە. گشت کەس بۆی هەیە بە دوایدا بگەڕێ و بیناسێ. ئەو خوایەیە کە بەخشندە و میهرەبانە و لە هەموو سەردەمێکدا پێغەمبەر و سروشی ناردووە. ئەمەش لە داخوازیەکانی دادگەریە ئەزەلیەکەی خودایە. ئەمە مانای شیاوی پایەی خواییە. بەبێ ئەم ئیمان کراوەیە بابای دیندار نابێتە دینداری بەڕاستی. بەڵام ئەوانەی کە لەسەر یەک ئاین و بەشبەش بوون و بە ناوی ئاینەوە یەکتر دەکوژن، ئەوانە هەڵگری ئاڵای درۆ و پڕۆپاگندە و ئاڵای ڕەگز پەرستی و دووبەرەچین و دووبەرەشی بە ناوی ئاینەوە دەشەکچێنەوە و هەر لە نەزانینەکەی کاتی ئەوس و خەزرەج بۆ خوا دەجەنجین، لە پەنای ئارەز و ڕابواردنی خۆیاندا و واش دەزانن بۆ خوا دەجەنجین، کەچی هەردوو لایەن خۆیان دەپەرست نەک خوددا. خواپەرستی لە ناسینی خوا و پایەی بەرزیەوە دەست پێ دەکا. ناسینی خوش لە خۆناسین و ناسینی نزمی و بێنرخی نەفسەوە دەست پێ دەکات. ئەمەیە تاقە ڕێگا بۆ گەیشتن بەو پەڕی ئامانج لە پاش کۆچکردن و لە جیهان دەرچوون. ئەیکەوابێ سزا بۆچی؟ ڕۆشن بیران ڕەخنەیەکی سەرزاریان هەیە لەبارەی زیندووبوونەوەی پاشمردن و سزای بێتاوانان. دەڵێن چۆن دەبێ خوددا ئێمە سزا بدا؟ خوددا ئێمەی خۆش دەبێ چونکە دروستکراوی ئەوین. ئەو کەسە خۆی لەبیر دەچێتەوە کە کوڕەکەی خۆی زۆر خۆش دەوێ کەچی سزای دەدات بە لێدان و بێپارەکردن و بەستنەوەی، بەڵکو لەوانەیە داخی بکە تا زیاتر کوڕەکەی خۆش بوێ، زیاتر گوێ دەدا بە پەروەردە و ئامۆژگاری و سەرزەنشتی. ئەگەر گوێ نەدات بە پەروەردەی کوڕەکەی، خەڵکی پێی دەڵێن باوچێکی بێکەڵکە و گوێ ناداتە کوڕەکەی. خوددا واتە پەروەردیگار، جا دەبێ ئەو پەروەردیگارە چۆن پەروەردەی ئێمە بکە؟ وشەی خوددا ئێمەی خۆش دەوێت وشەیەکی قۆڵ و پڕمانایە. زۆر کەس مانای تەواوی نازانێ، وا دەزانێ خوددا ئێمەی بە هەموو کردەوەیەکەوە خۆش دەوێ. نا، ئەمە ڕاست نییە. ئایا خوددا زۆرداری خۆش دەوێ؟ نابێت، مەحاڵە. نابێ خوددا ستەم و زۆرداری خۆش بوێ. چۆن خوددا زۆردار و زۆر لێکراوی وەکو یەک خۆش دەوێ؟ ئەمە بۆ پلەی خوایی فەوزایی فکریە. دەبێت خوددا بەدەسەڵاتتر بێت لە هەموو زۆردارەکان و گەورەتر لە هەموو خۆ بەزلگرەکان، بەهێزتر بێ لە هەموو بەهێزەکان. دەبێ خوددا بە هەموو مرۆڤێک پلەی خۆی بداتێ. هەر لەو هەموو یاسا جوانەی لە زەوی و ئاسماندا هەیە بۆمان دەردەکەوێ کە خودای گەورە دادپەروەرە. ئەو بەڵگە ئاشکرایانەی لە بەردەستمانن سیفەتی دادگەری خوایی و ڕێک و پێچی و حکمت و دانایی دەسەلمێنێ و دووپاتی دەکاتەوە. بەڵام ئەوانەی دانانێن بە یاسا و دادپەروەری، ئەوانە پێویستیان بە بەڵگەهێنانەوە و بەڵگەی داننانیان هەیە، نەک ئەوانەی بڕوایان بە یاسا هەیە. ئەوانەش هەرگیز دان بە سزادانانێن و دان بەوە دانانێن کە مرۆڤ خوایەکی هەیە و گەورەترین هێز و بەرزترین یاسای هەیە. من بانگی ئەو کەسانە دەکەم با بڕوان نە حاڵ و باری جیهانی سەرزەویان، ڕوانینێک لە دنیا
کە پێویست بە سەپاندنی دوایی نەکات. دەڵێم ئەمە نابێ ڕۆژێک ئەمانە کە هیچی نەبێ تووشی ددان ئێشەیەک نەبوو بن، کە دەڵی سەریان بەم شاردا دەهێنن لە تاوی ژانی ددانەکە یان تووشی ژانی ڕیخۆڵە کوێرە یان سەراسێ نەبوو بن، با پرسیارێک لە ئێشی ئێسک شکاوێ بکەن، ئیتر دەزانن ئەمە نمونەیەکی دۆزەخە. نابێت نەزانێت جیاوازی لە نێوان ئەوەی کە سوتاوە و لە خەستەخانە دەزری چێنێ لە ژێردەستی پزیشک و برین پێشدا لەگەڵ ئەوەی کە لە تەنیشت خۆشەویستەکەیەوە لە گازینۆکانی کۆڕنیش لە قەراخ نیلەوە دانیشتووە. سزا و ئازار ڕاستیەکی بەڵگەدارە. ئادەمیزاد دروستکراوی هێزێکە کە زۆر لە ئادەمیزاد بەهێزترە و بە هیچ جۆرێک ناتوانێت لە دەستی ئەو هێزە ڕابکات و فڕوفێڵ ناکە. ئەم هێزە خاوەن باوەڕەکان پێی دەڵێن ئەڵڵا، سەر لێ شێواوەکان پێی دەڵێن سروشت یان یاساکانی سروشت. ئەم هەڵاتن و خۆدزینەوە چییە؟ مەگەر بێبەڵگەی قسەکردن بێ، بەڵام لێرەدا سەر لێ شێواوەکانیش ناتوانن بڕوایان بەو هێزە و سزاکەی نەبێت. بۆ ئەو خاوەن هەستە ناسکانەی ئاخ هەڵدەچێشن بەو تێڕوانینەی کە خوددا زۆردارێکی سزادەر و ئازاردارە. کردەوەی پاشایەکی تورکیان بیردەخینەوە کاتێ فەرمانی کوشتنی تاوانبارێکی بدایە. شیشێکی نوکتی ژیان دەهێنا و سووریان دەکردەوە لە ئاگردا و بە سوورەوە کراوی زۆر بە هێواشی و لەسەرخۆ لە کۆمیەوە لەیان دەدا و تا لە ملیەوە دەهاتە دەرەوە. هۆی هێواشی لێدانەکەیش ئەوە بوو تاوەکو زیاتر ئازار بچێشێ. لەمەش زیاتر بۆ دیلەکانی جەنگ شیشیان سوور دەکردەوە لە ناو ئاگردا و چاویان پێ هەڵدەکۆڵین. بەم جۆرە تۆڵە لەم بەندە بسێنێ ئەی خوا چی بکات؟ وەک ئێوە دەڵێن خۆشەویستین، دەبێت چاییمان پێشکەش بکات؟ بەڵام نا، دۆزەخ ئەو بەڵی خۆشەویستیە، چونکە شتی تر نییە تاوەکو بەم جۆرە کەسانە بسەلمێنێکە خودایەکی دادپەروەر هەیە. ئەمە دڵنەرمیە بەرامبەر ئەوانەی باوەڕیان بەو هەموو کتێب و نێردراوانەی خوددا نەدەکرد، ژیر و زانستشیان بە درۆ دەخستەوە. ئەمە کەی دادپەروەریە؟ خوددا لە هیتلەر ببورێ کە 20 ملیۆن کەسی لە جەنجێکدا بەکوشت و هەزاران دیلی لەو ڕۆژەدا بەگاز کوشت، هەزارانی بە سندوی سوتاند و لە ئەنجامدا لە کردەوەکانی ڕای کرد و هەڵات. تەنها بێهودەیی و جیهان هەمووی هەر بێهودە و بێ ئەنجام و فیڕۆ دەبێ. ئەو کاتەکە ئەو پیاوە بکوژە لە تاوانەکانی ڕزگاری دەبێ و سزا نادرێ. لەم جیهانە ڕێک و پێک و جوانەدا هیچ شتێک لە دەور و بەرماندا نابینی کە بەڵگەی بێ ئەنجامی و گاڵتە و بێهودەیی بێ. هەموو شتێک هەر لە گەورەترین ئەستێرە هەتا ورترین گەردیلە گەواهی یاسا و ڕێک و پێچی و پتەوی دەدا. بابای ژیر و زیرەک و ڕاما و بۆ زانینی مانای سزا پێویستی بە فەلسەفە نییە، هەر بە سیرکردنی ناوچەوانی تاوانبارەکان یان سەیری لاشەی کوژراوی بێتاوان، سەیری فرمێشکی زۆر لێکراوان و کەشخەی زۆرداران، هەر بە سیرکردنی ئەمانە پێویست بوونی سزایی بۆ دەردەکەوێ. مرۆڤ کاتێ پەشیمان دەبێتەوە اینجا هەست بە سزا و لێپرسینەوە دەکا. پەشیمان بوونەوەش لە کاتی گوناهدا ئەوە دەنجی فترەتە، هەروە قیامەتی گچکە و دۆزەخی گچکەیە، نمونەیەکی ڕۆژی لێپرسینەوەیە. ئەم پەشیمانیە ئەو گڵۆپە سوورەیە کە لە دڵدایە و لە کاتی تاوانەکەدا دادەجرسێ و دەکوژێتەوە.
بە ڕەنجێکی سوور ئاگاداری خاوەنەکەی دەکاکە ئەم کردەوەیە لێپرسینەوەی لە شوێنە، ئەوەی لەسەر ڕاستی بێت دڵی هێ من و لەسەر خۆیە، ئەوەی شتاوان بارە دڵی خەریکی تەپەتەپە و دەکەوێتە ناو ئاگری پەشیمانیەوە. هەندێک لەو سزایانەی کە لە دنیادا تووشیان دەبین پەندە بۆ سزای پاشە ڕۆژ، پەند و ئامۆژگاریە ئەو سزایە، چ بۆ یەک کەس بێ یان بۆ گەلێک. ڕاونانی عەرەب لەلایەن جوولەکەکانەوە لە 5 حوزەیرانی ساڵی 1967 لە سینادا پەند و وانەیە. کەوتنی قوتابی لەوانەکانیدا پەندە، وەکو نەخۆشی و ژان و ئازار بۆ ئەوەی کە نەزانێت چۆن دەژی و دەخوا، پەند و وانەیە. خۆشگوزارانی و ڕابواردن، پەند و وانەیە. سزا ژەنجی دڵان لادەبات و بێگەردی دەکا. هیچ کەس نەبووە بە پێی خۆی چ لە پێغەمبەرەکان یا پیاوچاکان یا هونەرمەند یا بلیمەت کە سزا یان نەخۆشی یان نەبوونی یان دەربەدەری نەچەشتی بێ. بەڵام ئەم سزایە خۆشەویستیە و ئەو باجەیە کە مرۆڤ دەیدا بۆ بەرزبوونەوەی لە پلەیەکەوە بۆ پلەیەکی بەرزتر. خۆ ئەگەر هۆی بوونی سزا بە تەواوی نەزانین، لەبەر ئەوەیە ئێمە هەموو شتێک نازانین و هەست بە هەموو شتێک ناکەین. ئێمە ئەم چیرۆکە نازانین بێجگە لە نازناوەکەی کە دنیاە، بەڵام لەبەر و دوای نازانین چونکە نادیارە. هەر لەبەر ئەمەیشە دەبێ ئێمە بێدەنگ بین و لە خۆمانەوە یاسای درۆ دروست نەکەین. ئێمە جۆر و چۆنیەتی سزای پاش زیندوو بوونەوە نازانین، چونکە تا ئێستا لەو جۆرەمان نەدیوە، نەپاداشت و نەسزایی. ئەوەندەش کە لە کتێبە پیرۆزەکاندا هاتووە تەنها هێما و ئاماژەیە. ئەمە وەکو ئەوە وایە کە منداڵێک نەزانێ ژن و مێردایەتی چییە و لە تامی جوودبوونی ژن و پیاو بپرسێ تۆ چۆنی پێدەڵێ، وەکو چی وایە، وەکو شەکر، وەکو هەنجوین، هەرچی پێی بڵێ ڕاست نییە، چونکە ئێمە لە فەرهەنگی ژیانی ئەودا وشەیەکمان دەست ناکەوێت کە بزانین وەکو ئەوە وایە. لەو تەمەنەکەمەشیدا شتی وای بەسەر نەهاتووە و نەیدیوە کە تامی ئەوە بدات. هەروایش بەهەشت و دۆسەخ بۆ ئێمە بەم جۆرەیە. لە ژیانی دنیادا شتی وامان نەدیوە، لە خۆشی و ناخۆشی، بەڵام بە شێوەی نزیکی کتێبە ئاسمانیەکان دەڵێن وەکو ئاگر یان باخچەیە و بە ناویدا جۆگەڵی ئاوی سازگار و شیرین و ئارەق و هەنجوین دەڕوە. ئیتر ئەوانەی باز دەکرێ وەکو نەهەمواری دۆزەخ و خۆشی بەهەشت، هەمووی تیۆریە، چونکە تێیاندایە ئەوەی چاوی هیچ ئادەمی زیادێک نەیدیوە و بە دڵی هیچ کەسدا نەهاتووە و بەڵام ئەوەی کە لە هەمووی ڕاستتر بێ ئەمەیە. دۆزەخ نزمترین جێگەیەکەکە پڕە لە هەموو جۆرە سزایەک، بەهەشت بەرزترین جێگەیەکەکە پڕە لە هەموو جۆرە پاداشتێک. سۆفیەکان دەڵێن دۆزەخ جێگەی دوورە، دوور لە خوا و پەردەیە لە نێو ئادەمیزاد و خودادا بۆ بڕینی بەزەیی. بەڵام بەهەشت جێگەی نزیکە، جێگەی نزیکەکانە بە بەختیاریەک کە ناتواندرێ باز بکرێ. لە ئاەتی 72 سوڕەی ئەل-ئیسراءدا خوای گەورە فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم ومن كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا صدق الله العظيم. واتا هەر کەس لەم جیهانەدا چاوی دڵی کوێر بێ، لەو جیهانەی تردا کوێرترە و
ڕێگەی زیاتر لێ تێک دەچێ. لەو جیهانەی ئێستاماندا پلەی نێوان شوێر و چاوساخ وەکو شارەزا و نەزان وایە، بەڵام لەو دنیادا جیاوازیەکە گەورەتر دەبێ، وەک خودا لە ئاەتی 21 سوورەی ئەلئیسراءدا دەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم انظر كيف فضلنا بعضهم على بعض وللآخرة أكبر درجات وأكبر تفضيلا صدق الله العظيم. واتە سیرکە چۆن ڕێزی هەندێکیانمان داوە بەسەر هەندێکیاندا، بەڵام لە ڕۆژی دواییدا پلەکان گەورەتر و ڕێزەکان بەرزترن. پاشە ڕۆژ وایە هەر کەسە حەقی خۆی دەدرێتی و کەس لە پلەیەکەوە ناچێت بۆ پلەیەکی تر، بە کۆشش و کردەوە نەبێ، بە تاقیکردنەوە و ناخۆشی ژیانی جیهانی نەبێ. ئەمە ئەو پەڕی دادپەروەریە کە هەموو ئادەمی زادێک پلەی شیاوی خۆی بدرێتێ. سزا بەم مانایە دادپەروەریە، پاداشت بەم مانایە دادپەروەریە، هەردووچیان بوونیان پێویستە. پۆڵا زۆر ڕەقە، تەوری لێ دروست دەکرێ، لاستیک دەکشێت، تایەی لێ دروست دەکرێ، پوش هەرزانە، گشکی لێ دروست دەکرێ، لۆکەی باش بۆ دروستکردنی پشتی و بالیف بەکاردێ، لۆکەی خراپیش داوە دەزوی لێ دروست دەکرێ بۆ گرتنی بەلوعی ئاو. ئەمانە دیارین، پێویستی بەهێنانی فەلسەفە و بەڵگە ناکە. هەروایە هەموو ئاینە ئاسمانیەکان پاک بوون و درۆ هەڵناگرن. هەر لەبەر ئەمەیە هەموو هۆش و بیرێک وەریان دەگرێ و چاوبەست و ڕاوەڕێوی مادیەکان کاریان تێناکات. لەبەر ئەمەیە کە ئیسلام هەر بە پاچی ماوەتەوە، وەکو ئەوە کە پێغەمبەرەکە سەلی الله عەلەیه وسەلەم تازە لە جیهان کۆچی دوایی کردی بێت. هەر لەبەر ئەمەیە کە سۆفیەکان دەڵێن خوا پێویستی بە بەڵگە نییە بۆ ناسینی، چونکە خۆی بەڵگەیە بۆ دۆزینەوەی هەموو شتێک. ئەو نەگۆڕەیە کە بەهۆیەوە گۆڕاوەکان دەناسین، ئەو کڕۆک و ناوەڕۆکەیە کە بەهۆیەوە جیاوازی دیاردەکان هەست پێ دەکەین، ئەو بەڵگەیە کە بەهۆیەوە حکمەتی نەمانی جیهان دەرک پێ دەکەین. بەڵام ئەو عەقڵەی داوای بەڵگەی بوونی خوا دەکا، ئەو عەقڵە عەقڵی لەدەستداوە، ڕووناچیش شتەکانمان بۆ ئاشکرا دەکات و ڕێنموویمان دەکا. ناکرێ شتەکان ڕووناچیمان پیشان بدا، ئەجینە بارەکانمان وەرجێڕاوە. وەکو ئەوەی لە نیوە ڕۆژدا بپرسی ئێستا ڕۆژە یان شەو، بەڵگەتان چییە بۆ ئەوەی ئێستا ڕۆژە و شەو نییە؟ بەڵام ئەو هۆش و ژیریەی داوای بەڵگە دەکا بۆ بوونی خودا بێهۆشە و بەند بووە و پەردەی دڵی دڕاوە. ئەوەی کە دەڵێ پرسم پێ نەکرا و هاتمە جیهان و بە زۆر هێنامیان و کەچی لە پاشە ڕۆژیشدا لەسەر تاوانەکانم سەرەڕای ژیانی ناخۆش و جیهانی پڕ لە شەرمەسەری سزام دەدەن. ئەم خاوەن پرسیارە وەکو ئەو هونەرمەندە وایە کە هەڵدەستێ بە پێشکەشکردنی شانۆگەریەک لەگەڵ چەند هونەرمەندێکی تردا. ئەم هونەرمەندە دەوریەکێک دەبینێکە لێتان لە بەردەم دانیشتوان و سەیرکەرانیدا دەخوا و تووشی ناخۆشی دەبێ. ئەگەر ئەم هونەرمەندە ئەو ڕێکەوتنەی پێش هاتنە سەر شانۆکەی لە یاد بچێ، دەبینی لێرەدا ناڕەزای خۆی لە پێش چاوی سەیرکەران دەردەبڕێت و ناهێڵە لێی بدرێت و دەورەکەی خۆی بەسەر نابات و دەڵێ من تاوانم چییە؟ لە پێش ئەم خەڵکە لێم دەدەن. ئیتر ئەوەی لەبیر دەچێت کە پێش ئەوەی بێتە سەر شانۆکە لەگەڵ دەرهێنەری شانۆگەریەکە ڕێککەوتنی بووە و ئەمیش ئامادەیی بووە بۆ هەڵسانی بەو دەورە و پەیمانێک بووە لە نێوانیاندا
کە هەڵسێ بەجێبەجێکردنی ئەو داوایانەیان ئەم ڕێکەوتنەیان بووە. پێشچوونە سەرشانەوە و لە کاتی سەربەستی و توێژدا بەدڵ ئەم دەورەی وەرگرتووە و هەوڵی داوە پێش هاتنە سەرشانۆکە پراوەی چەند جار بکات. بەڵام هەموو ئەمانەی لەسەر شانۆکە لەبیر چووەوە. لێرەدا ئەوەی لە ژیانیدایە لە ئەرکوماندووبوون و ئاسارەوە دەگۆڕێ بۆ نیشانەی پرسیار و مەتەڵ. ئەمە وەکو ئەو کەسەوایە وا بزانێ ژیانی تەنیا بۆ لاشەیە و هەر لەم جیهانەدا و پاشە ڕۆژی بوونە بە گوڵ و بەبێ زیندوو بوونەوەی. ئەو ئادەمی زادە ئەوەی لەبیر چۆتەوە کە جیهانێک بوو لە نهێنی مەلەکوتیدا و هاتە سەر شانۆی جیهان بۆ ئەوەی بەشێک لەم چیرۆکە ببینێ و کاتی خۆی ئامادە بووە بۆ وەرگرتنی ئەم دەورە لە نێو ئەو خوادا پەیمانێک هەیە و ئامادە بووە بۆ پێشکەشکردنی درامای ژیان و پاشدا بەزینی لەسەر شانۆکە و لاچوونی سەیرکاران لێپرسینەوەی هەیە. سەرکەوتنی لەو دەورەیدا یان بە تێکدان و هەڵنەستانی بە هەڵسوڕاندنی دەورەکەی خۆی ئەمە بێهۆشی و نەزانین و لەبیر چوونەوەیە. ئەو تێڕوانین و دیدەتەسکەی کەوا دەزانێت دنیا هەموو شتێکە دەبێتە هۆی گومڕایی فکر، دەبێتە هۆی سەرسوڕمان لە بەردەم سزا و ئازار و خراپەدا. لێرەدا ناوی قورئان بەوە هاتووە کە زیکر و ئامۆژگاری و یادخستنەوەیە تا خاوەن عەقڵەکان ئامۆژگاری لێوەرگرن. پێغەمبەریش یادخەرەوە و ئامۆژگاریکارە. هەروەک خودای گەورە لە ئایەتی 21 و 22 سوورەتی ئەلغاشیەدا فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر صدق الله العظيم. واتا ئەمشتانە بخەرەوە یادیان و سەرنجیان ڕابچێشە، چونکە تۆ تەنها یادخەرەوەیت، هیچ دەستەڵاتێکت نییە بەسەریاندا. دنیا هەموو چیرۆک و بەسەرهاتەکە نییە، بەڵکە بەشێکە لە چیرۆکەکە. بەر لەدایک بوون سەرەتای هەبووە و دوای مردنیش بەردەوام دەبێت. لە ناو ئەم دیدە گشتگیرەدا سزا و ئازار مانای دەبێت. سزای دنیاش دەبێتە ڕەحمەتێک لەلایەن ئەو خوا میهرەبانەی کە بەهۆیەوە ئاگادارمان دەکاتەوە هەتا بێ ئاگا نەبین. ئەم سزایە هەوڵێکە بۆ ئاگاهێنانەوەی هەستەکان و پرسیارکردنی عەقڵ، هەروەها بیرخستنەوەیەکی بەردەوامە کەوا دنیا هەرگیزا و هەرگیز بەهەشت نییە و ناش بێتە بەهەشت و تەنها قۆناغێکە. بە هەمیشەمانەوە لە چێژی و خۆشیەکانی دەبێتە مایەی بێ ئاگایی و لە ناوبردنی خاوەنەکەی. ئەم سزایە ڕووکەشەکەی سزا و ئازارە و ناوەچیەکەشی میهر و بەزەییە. بەڵام سزای ڕۆژی دوایی ڕابوونی بەسەر حەقیقەت و دادگەری ڕەها کە گەردیلەیەک لە چاکە و گەردیلەیەک لە خراپەی لەدەست دەرناچێ، هەروە بریتیە لە یەقین بە یاسا و ڕێک و پێشی خوای بەدیهێنەری هەموو شتێک. خوا بە هەموو کەس دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم واعبد ربك حتى يأتيك اليقين صدق الله العظيم. واتا خوای خۆت بپەرستە هەتا مردن یەخەت پێدەگرێ. لە کاتی مردن و لە پاش مردن ڕاستی دەست پێ دەکات. خەڵوە چی پێوتم؟ ئایا تۆ ڕاستگۆیت؟ ئەمە پرسیارێکە لە هەر کەسێ بکرێ دەڵێ بەڵێ. هەر کەسەوا دەزانێت ڕاستگۆیە و درۆ ناکا. جار یەکەیەکەیان داندەنێ بە یەک دوو درۆدا کە کردی بێتی، ئێتر وا دەزانێ گەیشتووەتە ئەو پەڕی ڕاستی و ڕاشکاوی لەگەڵ خۆی. ئەمە وانییە.
بەڵام دەستت بێنە بتگەڕێنم بە هەموو کون و کەلەبەرێکی ئەم جیهانەی کە ئێمەی تێدا دەژین تاکو بۆمان دەربکەوێت ڕاستی زۆر کەمە بەڵکو هەر نییە بەڕاستی ئەمە چاوەڕاوە کە ئێمە وا دەزانین ڕاستگۆین با دەست بکەین بە درۆژماردن هەرکە بەیانی لە خەو هەڵدەستین پێش ئەوەی هیچ وتەیەک لە دەمان بکەوێتە خوارەوە سەرمان شانە دەکەین و دەیخەین بەلایەکی سەردا درۆیە پیر و ئاخر شەڕەکان سەریان بۆیە دەکەن تاکو بەتەمەن لە خۆیان بچووکتر بێنە بەرچاو پیرێژنەکان بۆیەی ئۆکسجین دەدەن لە پرچە سپیەکانیان بۆ ڕەشکردنیان تا بەتەمەن لە خۆیان بچووکتر بێنە بەرچاو درۆ دەکا موچاخ باروکەی سەری کەچەڵ درۆیە تاقمی دەمی پیر درۆیە ئارایشی ئافرەت کە بۆ خەڵەتاندنی سەیرکەرانی دەیکا درۆیە بۆدرا سوورا و سپیا و کلی چاو برژانجی دەستکرد ڕەشکردنی برۆ هەتا دوایی هەموویان درۆن ئەو قردێلەی پرچی کچانی پێدەبەسترێ پرچی کچێکی تەمەن 30 ساڵە بیبەستێ درۆکردنە خۆیان هاوار لە درۆزنی خاوەنەکەیان دەکەن ئەمە هێشتا پێش ئەوەی کەس وتەیەکی لەدەم بێتە دەرەوە پێش ئەوەی کەس دەنجێک بکە بەڵام خۆ ئەگەر دەمی کردەوە وتی بەیانیت باش ئەوە هەر زمانی فێر بووە باشی داوا دەکا ئەجینا کەی لە دڵەوە باشی داوا دەکات زۆر هەیە قینی لێیەتی کەچی داوای باشی بۆ دەکا ئەمەش درۆیە کوڕ و کچ پتر لە دوو کاتژمێر دادەنیشن و باسی خۆشەویستی یەکتری دەکەن بڕواتان هەبێ ئەمەش درۆیە ئەو کچەی لەگەڵتایە و دەڕۆن بۆ سینەما و باڕ و باسی هێرشی خۆشەویستی خۆیت بۆ دەکا بیری هەر لای جزدانی پارەکەتە و بزانێ بەشی چەند قاپ و وێسکی دەکا درۆیە ڕیکلامی چاچی فلانە جگەرە و باشی بۆ تەندروستی درۆت لەگەڵ دەکا ئەو ڕیکلامەی دەڵێ حەبی ئەسپرین لە نەخۆشیان فلۆنزا ڕزگارت دەکا هەر درۆیە جارێ باسی مامەڵە و کڕین و فرۆشتن مەکە چونکە هەمووی هەر درۆیە وێنەی یاریکەری تێنس کە قاپی وێسکی بەدەستەوەیە یان وێنەی ئەو پیاوە ماسولکە گەورەیەی لەسەر قوتووی میوەوە دروستکراوە هەتا دوایی گشت وێنەکان هەر هەموویان درۆن یان ئەو درۆ ڕەنگا و ڕەنگانە سەیر بکە کە داکوتراون بەسەر دیوارەکانەوە و پڕ و پاگەندە بۆ سینەما و تەلەڤیزیۆن بەس دەست لە ڕۆژنامە و گۆڤار مەدە چونکە بە هەزاران درۆیان لێ هەڵدەوەرێ درۆ بووە بە خویەکی بازرگانی لە جیهانی سیاسی و لە ناو سیاسیەکاندا و لە ناو نەتەوەیە گرتووەکاندا و بەدەم باڵوێسە سیاسیەکاندا درۆ بناغەی کارەکەیانە دیبلۆماسی بەرز ئەوەیە چۆن بتوانێ وا لە درۆ بکاکە خەڵکی بەڕاستی بزانێت و چۆن دەم و دڵی وەک یەک نەبێت و چۆن چاوبەست لە خەڵکی بکە جارێک چەرچێڵ گۆڕێکی بینی کە لێ نووسرا بوو ئەمەیە گۆڕی پیاوی ڕاستگۆ و سیاسی بەرز بە پێکەنینەوە وتی ئەمە یەکەم جارمە لە ژیانمدا ببینم دوو پیاو لە یەک گۆڕدا نێژرابن باوەڕی بەوە نەکرد کە پیاوی ڕاستگۆ و سیاسی یەک پیاو بێ چونکە چەرچڵ وای زانیوە کە بناغەی سیاسی درۆیە گرنگترین مەرجەکانی سیاسەت ئەوەیە کە ڕاستی بشاریتەوە بۆ بەرژەوەندی و دڵنەرمی لابەرێت تاک و فڕوفێڵ و زیرەکی و تێگەیشتوویی بە پێش بخرێت جارێک چەرچڵ گۆڕێکی بینی کە لێ نووسرا بوو ئەمەیە گۆڕی پیاوی ڕاستگۆ و سیاسی بەرز بە پێکەنینەوە وتی ئەمە یەکەم جارمە لە ژیانمدا ببینم دوو پیاو لە ناو یەک گۆڕدا نێژرابن باوەڕی بەوە نەکرد
کە پیاوی ڕازگۆ و سیاسی یەک پیاو بێ. باوەڕی بەوە نەدەکرد چونکە چەرچڵ وای زانیوە کە بناغی سیاسی درۆیە. گرنگترین مەرجەکانی سیاست ئەوەیە کە ڕاستی بشاریتەوە بۆ بەرژەوەندی و دڵنەرمی لابەرێت تاک و فڕ و فێڵ و زیرەکی و تێگەیشتوویی بە پێش بخرێ. هەتا لە ئاین و جیهانی پرستنیشدا خەڵکی ناڕاستی ئەمدەمی ئێمە درۆیان تێکەڵ کردووە و کردویانە بەخوو. بۆ نمونە مانجی ڕەمەزان مانجی دەمگرتنەوەیە لە خواردن کەچی بە پێچەوانەوە دەبێ بە مانجی خواردن پاقلاوە و برمە و لوقمەقازی سەردەردێن و هەموو ماڵێک بە پێی خۆی ترسیات و زیاتر لە جارانی برنج و ماست و پەنیر ئامادە دەکا. خواردنی گۆشت لە ڕەمەزاندا دەبێ بە دوو قاتی مانگەکانی تر. بەم جۆرە مانجی ڕەمەزان دەبێ بە مانجی سینی و مریشک خواردن. لە نێوان هەموو سەد نوێشکەرێکدا زیاتر لە 99یان کە لە بەردەمی وەستاون بیریان لای نوێژەکە نییە و بیریان بەلای بەرژەوەندی دنیایین. گوایە خوا دەپەرستن کەچی لە ڕاستیدا بەرژەوەندی و مەبەستی خۆیان دەپەرستن. دێنە کڕن و وش بردن بۆ ئەوەی ئەم بەرژەوەندی و مەبەستەیان بۆ بێتە دی کە هەیانە. پاپاکانی سەدەکانی ناوەڕاست سکرتێری پاشا و سەرۆکەکان بوون و تەزبیحەکانیان ئاڵتون و زیو بوون. ژێرخەریان ئاوریشم بوو، خاوەنی ئەو پەڕی دارایی و سامان بوون. هەریەکەیان دەرەبەجێک بوون بۆ خۆیان بە ناوی ئەو ئینجیلەوە کە دەڵێت دەوڵەماند ناچێتە مەلەکوتی خودا هەتا وشتر لە کونی دەرزیەوە هاتو چۆ نەکات. بەڵکو و پاپاکان وایان دەزانی بەهەشت بەدەست ئەوانە، بۆیە دەستیان کرد بە فرۆشتنی و پسوولەی لێخۆشبوونیان دەفرۆشت بە کڕیارەکانی. دڵداری و خۆشەویستی هەمووی فرت و فێڵە. سیر دەکەیت دوو دڵخواز و توێژ دەکەن، فڕوفێڵ لە یەکتری دەکەن بۆ ئەوەی بەڵگەیەکی جوان بدۆزنەوە بۆ بڕینی ڕێگەکە تاکو و چوونە سەر نوێن. لە وڵاتانەی کە بە پێشکەوتوو ناو دەبرێن خۆشەویستی وەک یاریەک وایە بۆ بەسەربردنی کاتی بێکاری، یان ئازایی خۆی تێدا نیشان دەدا، یان بەهۆی سەرکەوتنی فەرمانێکی دادەنێت. هەندێک جار وشەی خۆشەویستی درۆیەکی شیرین کراوە کە مەبەستێکی خراپی وەک دەست بە سەرداگرتنی بەدواوەیە. هەندێک جاریش وشەی خۆشەویستی درۆیەکەی ئاشکرا دەبێ، وەکو ئەوەی خۆشەویستی ئەوێ بۆ میرات یان بۆ بەدیهێنانی پلەیەک. هەر زۆری بۆ ئەوەیە خۆشی و تام بچێژێ و دڵی نەختێک بخورێنێ و بۆ زاڵبوون بەسەر شەرمنی. جا بۆ بێتاوانی خۆی و ڕازیکردنی دڵی خۆی ئافرەت دوا پارچەی جلەکانی بەریدا دەکەنێ بۆ خۆشەویستەکەی و دایدەنێ. ئەمەی کە کردوێتی قوربانی خۆشەویستیە و خۆشەویستێکی پاچی بەجێهێناوە چی بکە فەرمانی خوایە و قەزا و قەدەرە و ناگەڕێتەوە، کەچی ئەمە نە یەکەم خۆشەویستی بووە و نەدووە خۆشەویستیشی دەبێت. هیچ شتێک نییە بەقەدەر خۆشەویستی و دڵداری درۆی تێدا هەبێ. هەموو وشەیەکی درۆیە، هەموو دەستلێدانێکی دیرۆیە، وریژانی جنسی خۆی درۆیە، چەند زوو هەڵدەگیرسێ و چەند زوو دادەمرچێ و تامی نامێن. بوونی ڕاستی لە خۆشەویستیدا دەگمەنە، دەگمەنتر لەوەی کە گەوهەر لە بیاباندا هەبێ. هەر لە گۆرانی خۆشەویستی و چیرۆکەکانی و باسکردنی ناخۆشی دڵداری و هەڵبەستەکانی و ئاخی نیوە شەو و بەرەبەیان و فرمێسکی سەرسەرین هەموویان تابلۆی درۆن و بەدەستی هونەرمەندە دروستنەکانی ڕێگای دڵداری دروست کراون. درۆ
لەو هەڵبەستانەدا زۆرە کە بوێژەکان هاتوون بەشان و باهۆی پیاوە گەورەکاندا هەڵدەڵێن. هونەریش زادەی ئارەزوو سروشتن، سروشتیش دەگۆڕێ. ئەمجا بۆ دەرکەوت درۆ چەندە زۆرە، ئیتر کوا ڕاستی. تەنانەت لە خواردنیش درۆ دەکەین، ئێمە تێرین و دەشخۆین. ئیترکەی ئەو ڕۆژە دێت ئێمە ڕاستیمان دەست بکەوێت. ئەگەر بە میکرۆسکۆپ بگەڕێین ڕاستیمان دەست ناکەوێت. تەنیا عەقڵ ڕاستە، بێلایەنە لە هەموو شتێک. زانست ڕاستە بەمەرجێک کە ئارەزووی خاوەن عەقڵ و زانستەکە خەڵوەیەک لەگەڵ ژیری و زانیاریدا بکات و بیر لە هەموو شتێک بکاتەوە و بەنهێنی کۆبوونەوەیەک لەگەڵیاندا بکە بۆ دۆزینەوەی ڕاستی و ڕێگای ڕاست. و توێژێک لەگەڵ عەقڵ و عیلمدا سێ بەسێ بکات لە ناو دڵی خۆیدا بێ ئەوەی کەس گوێی لێیان بێ. سێ بەسێ خۆی، عەقڵ، عیلم. بەدام پیانانی چاکە و خراپە و بەشی تەڵکردنەوە هەموو شتێک ڕوون دەبێتەوە، بەڵام بێلایەنی گرتن و مەبەستی دەرکەوتنی ڕاستی بێ، لەم کاتەدا هەست بە جیهان و درۆکانی جیهان ناکە. چونکە ئەو کەسە لە بەردەستی حەق و ڕاستی بەڕێزدایە، ئیتر چ ڕایەکیان دەکەوێتە درۆ و تەڵەکە و فێڵ ڕوو بکەنە ئەو شوێنە. بەڵام ئەگەر ئەم هەلە لە چیز ئادەمیزاد دەرچوو، ئەم کۆبوونەوەی نەکرد، خۆی بە دوور گرت لەم خەڵوەیە، لەم ژوانە ئیلاهیە، ئەوە هەموو تەمەنی بە خۆڕایی ڕۆیشتووە و تەمەنێکی بێکەڵکی بەسەر بردووە. ئەو تەمەنە جوانەی کردووە بە ژێر هەرەسی درۆوە. ئاگاداربوونەوەی پاش لە دەستچوونی هەل بێکەڵکە. لەبەر ئەمەیە کە خەڵوە شتێکی پێویستە و بەڕێزە بۆ ئادەمیزادی ئەم چەرخەی ون بووی ناو درۆ و فیشاڵ. ئادەمیزاد بەتەنیا لەدایک دەبێ و بەتەنیا دەمرێ و بەتەنیاش دەڕواتە بەردەست ڕاستی و دادوەرەوە. زێدەڕۆی نییە گەر بڵێین جیهانمان پڕە لە درۆ. یەکتری دەکوژین بۆ هێنانەدی ئارەزومان و لە ڕێی بەسەر بردنی فیس و دەمار و خۆ هەڵکێشانماندا. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشدا کە لە ناو ئەم جیهانەدا دەژین، هەر حەزمان لە ڕاستیە و لەسەر ڕاستی خۆمان دەدەین بە کوشت و شانازیش بەو مردنەوە دەکەین. دڵمان پڕە لە هەستی خۆشەویستی ڕاستی با نەیشی گەینێ. هەر خودی ئەم هەستە بەڵگەیە بۆ بوونی ڕاستی. ئەگەر ئێمە حەقیش نەبینین، پێشی نەگەین، لە ناوماندایە و هان دەرمانە. حەق نمونەیەکی ڕەهایە، هیچ ساتێک لە ویژدانمان داون نابێ، چاومان هەردەم بەرامبەری کراوەیە. زانست ئەم ڕاستیەمان نیشان دەدا. چاودێری کردنی خۆت ئەم ڕاستیەمان نیشان دەدا. چاو نیشانمان دەدا. ڕاستی لە قورئانی پیرۆزدا ئەڵڵایە. هەموو پارچەیەکی ئێمە بەڵگەیە بۆ بوونی ئەو بەدەسەڵاتترە لە هەموو جیهان. بە چاوی دڵ دەبینین، نەک بە چاوی سەر. گیانمان بەڵگەیە هەر لە بوونیەوە تاک و ڕۆژی داکەندنی بەرجی لەش. ڕاستی لە قورئاندا ئەڵڵایە. هەموو پارچەیەکی ئێمە بەڵگەیە بۆ بوونی ئەو. خودا بەدەسەڵاتترە لە هەموو جیهان. بە چاوی دڵ دەیبینین، نەک بە چاوی سەر. گیانمان بەڵگەیە هەر لە بوونیەوە تاک و ڕۆژی داکندنی بەرجی لەش. بەڵام لێرەدا ئەمە سەر سوڕهێنەرە
کە هەندێک داوای بەڵگە بۆ بوونی خودا دەکەن، بۆ بوونی ڕاستی، کەچی ناو دڵیشیان پڕە لە خۆشەویستی خودا. کەسێک ڕووگەی هەموو دڵەکان و ئامانجی هەموو بەرچاوڕۆنەکان بێ، چۆن گومانی لێ دەکرێ؟ چۆن گومان لە بوونی دەکەین لە کاتێکدا دەستی بەسەر هەموو هەستەکانماندا گرتووە؟ چۆن گومانمان لە حەق هەبێت و بەڵگەی پوچی لەسەر بێنینەوە؟ چۆن لەگەڵ ژیر بێژی فێڵبازدا بە پلەیەکی هاودژی وا هەڵبخلیسکەین کەوا کاکڵە و کڕۆچی بوون و ڕاستیان بخەینە شوێنی پرسیارەوە؟ من لەو ئامۆژگاریە بە نرختر و گرنگتر نادۆزمەوە کەوا دەڵێم بە هەر یەکێک لە ئێمە بگەڕێتەوە بۆ فیترەتی خۆی، با بگەڕێتەوە بۆ ئەو پاچی و بێگەردیەی کە پێچ و پەنای ژیربێژی و عەقڵی فێڵباز پیسی نەکردووە. ئەم فیترەتە گۆڕان و شێوانی قەبوڵ نییە، چونکە تەوەر و کاکڵە و خولگەی بوونە و هەموو زانست و زانینەکانی لەسەر بنیاد دەندرێ. ئەوەتە خوای گەورە لە ئایەتی 30 سوورەتی ئەڕوومدا فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله صدق الله العظيم. واتا تهر لم دين بكو هر برو هاق هنگاو بني دينيكي بنرتو لسرشتیشدا خوا ئەو خەڵکەی هەر بۆ یەک خواپەرستی وەدیهێناوە کاری خودایش گۆڕانی بەسەردا نایە. خوای گەورە ئەم فیترەتەی وا دروست کردووە کە مەیلی بەلای خۆیدا بێ بە سروشتی خۆیەوە، هەردەم داوای لای خوا دەکا، هەر وەک چۆن جەمسەری قیبلە نوما ئاماژە و ڕوو لە ئاڕاستەی قیبلە دەکا. بە هەر یەکێک لە ئێمە وەک سروشتی خۆی وابێ، زیاتر نا. دەبینی سروشتەکەی حەقی پێپیشان دەدا. بەبێ کۆشش فیترەتەکەی بۆ لای خوا شارەزای دەکا. بۆیە دەڵێم هەروەک خۆت بە، هەروەک خۆت بە، خودی خۆت لە ڕێی ڕاستت شارەزا دەکا. کاتێک کاتژمێرێک تەنیاین با بگەڕێنەوە لای دڵمان، هەر یەکێک لە ئێمە با لە دڵی خۆی بپرسێ. دڵیش هەموو شتێکی پێپیشان دەدا، چونکە خوای گەورە ئەو قیبلە نمایەی داناوە لە دڵماندا کە هەر ڕوو دەکاتە خۆی، کە ناوی فیترەتە و بەڵگە نەویستە، هاوسەنجی گەورە. ئەو شەوەم لە یاد ناچێت کە پێش چەند ساڵێک لەمەوبەر لە گەڕانەکەمدا بۆ ئەدگال لە ئەفریقای ئیستیوایی بە نیلیپاندا بە کەشتێکی سەرگیرە و دەڕۆیشتین. تاکو لە مەلگال ڕەت بووین و گەیشتینە شوێنێ کە زۆر مێشولەی هەبوو. نیلیش لەو شوێنەدا پام بوو وەک بواری لێ هاتبوو، چاو ئەو بەری نەدەدی. ئەوانەی لە ناو کەشتێکەدا بوون بە کەشتیەوانەکەوە یەکسەر نەخۆش کەوتن لەبەر زۆری گەستنی مێشولە. بەڵام من حەبی کامۆکینم بە شێوەیەکی ڕێکوپێک خود دەدا تاکو تووشی لەرز و تا نەبم. شەویستم بڕۆمە سەر کەشتێکە تاکو بە شەو سەیرێکی سوودان بکەم. دەم و چاوم و دەستم بە ڕۆنی دژی مێشولە چاور کرد.
کاتێک چوومە سەرەوە شتێکی زۆر سەیرم بینی. سەیرم دەکرد بە هەزاران پەلی درەختدا دەگیرسێ و دەکوژێتەوە. دەدوت جەژنە و بە هەزاران گڵۆپی کارەباییان پێداکراوە. دەکوژێنەوە و دادەگیرسێن. دەشتم هێنا بەسەر چاومدا نەوەکو ڕێچکە و پێچکە بکە. دیسان سەیرم دەکرد ئەوەی دی بووم تەواو ڕاستە. دەتوت ئەو دارانە یەک پارچە بە گڵۆب داپۆشراون. هەرکەدا بەزیم و پرسیارم لە کەشتێوانەکە کرد وتی ئەمانە گیانەوەری گوڵە ئەستێرن. هەرکە بەو گڕەدا دەگیرسێ ئەو چرایە هەڵدەکا مێشولەکان ڕادەجێشت بۆ لای خۆی و دەیانگرێت و دەیانخوات. لە وەختی خواردنی مێشولەکاندا گڕەکەی دەکوژێتەوە تاکو جارێکی تر دایگیرسێنێ بۆ ڕاوە مێشولە. ئەمە دەستوری خوایە هەر کاتێک شتێک زۆر زۆر بوو دژێکی بۆ دروست دەکا تاکو بە هاوسەنجی لە نێو هەموو دروستکراوەکانیدا بمێنێ و هیچیان دانەپۆشێ. هەربیرم لەو شەوە دەکردەوە، هەربیرم لەو تێی کەشتێوانەکە دەکردەوە. هەموو ڕۆژێک بەڵگەم بۆ زیاتر دەبوو. پێی دەسەلماندم کە ئەم گەردوونە شانۆی هاوسەنجیەکی گەورەیە لە هەموو شتێکدا و هەموو بە ئەندازەی زۆر ورد دروست کراون. ئەگەر زەوی بچووکتر لەو قەوارەیە دروست بکرایە شێشەرەکەی کەمتر دەبوو، هەوای تێدا نەدەما و ئاوەکەی هەموو دەبوو بە هەڵم و وەکو مانگ چۆڵ دەبوو. نە ئاو نە هەوا نە ژیانیش دەبوو. ئەگەر قەوارەکەی گەورەتر بوایە هێزی ڕاکێشەری زیاتر دەبوو، جم و جۆڵی تێدا زۆر گران دەبوو، چێشی هەر یەکێک لە ئێمە چەندانە زیاتر دەبوو، نەمان دەتوانی هات و چۆ بکەین. ئەگەر سوڕانی بە دەوری خۆیدا زیاتر بوایە وەکو مانگ ڕۆژێکی دەبوو بە 14 ڕۆژ و شەوێکی دەبوو بە 14 شەو و ئاو و هەوای 2 هەفتە زۆر گەرمێکی گران دەبوو. 2 هەفتەی تر سەرمایەکی بکوش دەبوو، ژیانی تێدا مەحاڵ دەبوو. یان ئەگەر زەوی نزیکتر بوایە لە هەتاو زیاتر لە ئێستای وەکو ئەستێرەی زوهرە گەرما دەیسووتاندین. ئەگەر دوورتر بوایە وەکو زوحەل یا مشتەری سەرما دەیکوشتین. لەمانش گرنگتر ئەوەیە دیارە زەوی بە گۆشەیەکی لار دەسوڕێتەوە کە دەکاتە 33 پلە و بەم لاریە کژەکان و بەکارهێنانی ناوچەکان بۆ کشت و کاڵی لێ دروست دەبێت و دەسازێ. ئەگەر توێکڵی زەوی لەمە ئەستورتر بوایە هەموو هەوای ئۆکسجینی هەڵدەمژی و بەشی خواردنی ئێمەی لەم گازە بەکەڵکان نەدەهێشتەوە. ئەگەر دەریاکان قوڵتر بوونایە هەموو گازی دووەم ئۆکسیدی کاربۆنیان هەڵدەمژی و بەشی ڕوەچیان نەدەهێشتەوە. ئەگەر پەردەی هەوایی تەنکتر بوایە تشکی هەتاو دەیسووتاندین. یان ئەگەر هەوای ئۆکسجین لەوەی ئێستای زیاتر بوایە یان هەموو شتێک دەسووتا یا گڕێکی بچووکی ئێستا دەبوو بە تەقینەوەیەکی زۆر گەورە. ئەگەر کەمتر بوایە یان هەر نەدەژیاین یان زۆر سز دەبووین. ئەگەر بەفر سووکتر لە ئاو نەبوایە نەدەکەوتە سەری و ژێری دەریا و زەریاکان بۆ ژیانی ماسی و نەهەنگەکان بە گەرمی نەدەمایەوە. ئەگەر چەتری ئۆزۆن نەبوایە لەسەر و هەوای سەرزەمین کە ناهێڵێت تشکی وەنەوشەیمان بگاتێ بێجگە لە ڕێژەیەکی زۆر کەم ئەو تشکە ژاراوەیە دەیکوشتین. ئەگەر نەختێک بە وردی سەیری لاشەی ئادەمی زاد بکەین ئەو کاتە مەتەڵی زۆر سەر سوڕهێنەرمان بۆ دەردەکەوێ.
هەموو شتێک ڕێژەی تایبەتی خۆی هەیە: خوێن، سۆدیۆم، پۆتاسیۆم، کالیسیۆم، شەکر، کۆڵسترۆڵ هەتا دوای. بە تێکچوونی ئەم ڕێژەیە با زۆر کەمی شتێک بچێ ئەوە خاوەن لاشەکە نەخۆشە، خۆ ئەگەر پەرەی سند ئەوە مانای مردنیەتی. لاشە چەکدار کراوە بە چەند ئامێرێکی خۆکار کە خۆی لە خۆیەوە ئیش دەکا بۆ هێشتنەوەی ئەو ڕێژەیە بە درێژایی ژیانی ئادەمیزادەکە. ڕێژەیەک هەیە بۆ زیاد و کەمی خوێن کە بیپارێزێ. ڕێژەیەک هەیە بۆ زیاد و کەمی ترشەڵۆکی میز کە بیپارێزێ. هەروەها بەم شێوەیە هەموو ئەوانی تر. پلەی گەرما هەموو کاتێک لە 37 پلەی سەدی دەوەستێ و کردەوەیەکی فسیۆلۆجی و چیمیاوی هەیە و ناهێڵێ زیاد و کەم بکە. هەر بەو جۆرە ژێیەکانی ماسوولکە، لێدانی دڵ، یاسای چۆنیەتی مژین و فڕێدانەوە، ڕژێمی سووتاندنی کیمیاوی لە تەندوری جەرگدا، هێزی تووڕەیی و لەسەرخۆیی، هێزی ڕێکوپێکی، ئیشی هۆرمۆنەکان لە تیژی و سستی بەپێی کردەوە کیمیاویەکانیان و بژێویان. بەڕاستی مەتەڵێکی سەرسوڕهێنەر و هونەریە. ئەم هاوسەنجیە کە هەموو پزیشکێک و توێژەرێکی فسیۆلۆجیا و توێکاری و کیمیا ئەمە دەزانێ. لە سوورەتی ئەلفورقان لە ئایەتی دووەمیدا خوای گەورە فەرموویەتی: أعوذ بالله من الشيطان الرجيم وخلق كل شيء فقدره تقديرا صدق الله العظيم. واتە هەموو شتی لە ڕادەی خۆی دروست کرد و ئەندازەی گرت. لەم بارەوە نمونە دوایی نایەت لە زانینەکانی ڕووەچی و گیانەوەری و پزیشکی و گەردوونگەری کە هەزاران کتێب و کتێبی دەوێت. هەموو لاپەڕەیەکی لایەنگیر و دووپاتی دەکاتەوە کە ئەم هاوسەنجیە پتەوە ڕێک و پێچیە گەورەیە لە دروست بووەکاندا هەیە. بەڵام واز لەو سەر لێ شێواوانە بهێنە کە دەڵێن ئەم بوونەوەرە بەڕێکەوت دروست بووە. ئەمە ئەو پڕی بێهۆشی و بێعەقڵی و نەزانینە، وەکو بڵێن نارنجۆچێکمان فرێدا ناو چاپخانەیە کەچی بەڕێکەوت بوو بە فەرهەنگێکی ڕێک و پێک. ئەو زانە چیمیاویە سەرکەشەی وتی: هەوا و ئاو و گڵم بۆ بهێنن، لە ژروفێکدا مرۆڤێکتان بۆ دروست دەکەم. ئەم چیمیاویە دانرا بەکەم دەست و دەست کورت لەو شتانەدا لەو زروفەیدا. ئەو پڕی بێدەستەڵاتیە کە بیەوێ لاسایی خوای بەدیهێنەر بکاتەوە. گەر هەموو ئەم ڕەگەز و ڕەوشانەی بۆ ساز بکەین، با بەگیریمانەوادا بنین توانی مرۆڤێک دروست بکات. ئەو کات ناڵێت بەڕێکەوت دروست بووە، بەڵکو دەڵێ من ئەو ئادەمی زادەم دروست کردووە. ئەو مەیمونەی کە لەسەر پیت نووسێک واتە تابیعەیەک دادەنیشێ و هەر چەپۆڵە دەدا بەسەر پیتەکاندا و پیت دەردەچێ، با ڕۆژێک بەڕێکەوت هەڵبەستێک لە هەڵبەستەکانی شکسپیر چاک بکە، یان نامەیەک بەڕێکەوت بنووسێ. قەیدی نییە دەڵێن بەڕێکەوت لە زەڵکاوەکاندا ترشەڵۆکی نەوەوی DNA پەیدا بوو کە خۆی دەتوانێ خۆی دروست بکاتەوە. بەڵام ئەم ترشەڵۆکە چۆن توانی ببێ بەم ژیانە گەورەیەی ئێستا دەیبینین؟ ئایا دەبێ بڵێین گوایە پرۆتۆپلازم بەڕێکەوت پەیدا بوو؟ بەڕێکەوت خانە پەیدا بوو؟ ئەمجا بەڕێکەوتی سێ هەم بوو بە دوو چەشن، خانەی ڕۆچی و خانەی گیانەوەری. ئەمجا هەموو لقەکانی تری ژیان هەر بەڕێکەوت بوون.
ئەمە بوو بە ئەفسانە. دخوا ئێمەیش بڵێین ڕێکەوتە، ژیری گاڵتەمان پێ ناکەن. بەڕێکەوت پەلەوەر و ماسیە کۆچەرەکان بە هەزاران کیلۆمەتر ڕێگا دەبڕن بەسەر شاخ و داخ و چۆڵ و بیاباندا و بەناو دەریا و زەریاکاندا. بەڕێکەوت بێ پێوتن جوچکە لە ناسکترین شوێنی توێکڵی هەلکەکەدا دوای شکاندنی بەدەنووک دەردێت. بەڕێکەوت برین ساغرێش دەبێت و بۆ خۆی ببێ نوشدار دەیدورێتەوە. بەڕێکەوت گوڵە بە ڕۆژە دەزانێ کە هەتاو چاوگەی ژیانیەتی و ڕووی تێدەکا یان بەشریت پێیەوە بەستراوە. بەڕێکەوت داری سەحراوی باڵ بۆ تۆوەکانی دروست دەکا بۆ ئەوەی بفڕن و لە شوێنی ئاوداردا بڕوێن. بەڕێکەوت ڕووەک مادەی کلۆرۆفیلی دۆزیەوە تاکو وزەی پێ دروست بکە. بەڕێکەوت مێشولە بۆ گەراکانی چیسەی هەوایی دروست دەکا یان مامۆستا ئەرخەمێدس پێی وتووە. ئەدی هەنگ کە ژیانی پڕە لە هەموو شێوەیەکی کۆمەڵایەتی و هونەرمەندی و ئەندازیاری و چیمیاوی بۆ دروستکردنی هەنجوین و مۆم لە شیلەی گوڵان. ئەدی پەلەوەرە ڕەنگا و ڕەنگەکان لە کام دەرمانخانەی ئێمە دەرمانیان کڕی بۆ ئارایشتی خۆیان. ئەمانە بەڕێکەوتن ئەگەر بڕوامان هێنا بە یەک ڕێکەوت. ئەدی ئەم هەموو ڕێکەوتە چی لێ بکەین؟ چۆن عەقڵ پێمان پێ ناکەنێت و گاڵتەمان پێ ناکات؟ ئەمە پڕ و پاڵانتەیە و ڕێناکەوێت مەگەر لە فلیمێکی خۆشمەییدا نەبێت. فکری مادی خۆی لە ناو تەنگەبەری ئەم نەزانیەدا دۆزیوەتەوە. دەیەوێت خۆی لە وشەی ڕێکەوت ڕزگار بکە ئینجا وشەی پێویستی داهێناوە. کاتی برسێتی وەکو پێویستی پاڵت پێوەدەنێ بۆ نان خواردن ئیتر هەر پێویستیە و پاڵینا بە پێویستیەوە تاکو ئەم ژیانەی دروست کرد. ئەمە تاقیکردنەوەی دەنجی زوڕنایە و یاریکردنە بە وتە. هیچ جیاوازیەک نییە لە باتی وشەی ڕێکەوت وشەی پاڵەپەستۆی پێویستیان دروست کردووە. چۆن ڕووداوێک لە خۆیەوە بە پێویست بەبێ هۆش و بیری نووسەرێک دەبێ بە چیرۆک و دەچێتە سەر لاپەڕەیەک. بەڵام ئەدی چێ ئەم پێویستیەی دروست کرد؟ چۆن پێویست بەبێ پێویستی دەبێ؟ ئەمە مراندنی ئەو هۆشە بۆگەنەیە کە خۆی دەپارێزێت لە دەنجی چۆنیەتی دروستبوونی خۆی هەر بۆ ئەوەی نەڵێ خوایەک هەیە و ئەم هەمووی دروست کردووە و هەر ئەو مایشتڕۆی لێدانی ئەم بەستە جوانەیە. ئەم هاوسەنجیە گەورەیە و ئەم گونجان و پێکەوە بەستنەی کە لە ملیۆنەها شتی ورد و درشت پێک دێ هاوار دەگات و بەڵگەیە بۆ ئەو دروستکارە بەدەستهەڵاتە و نزیکترە لە دروستکراوەکانی لە لاشە و خوێنی خۆیان. دەیان پارێزێت باشتر لە دایک و باشتر لە باوک هەموو داخوازیەکانیان جێبەجێ دەکا. گوێی لە هەموو هەناسە ساردەکانیانە، چاوی بە هەموو کردەوەکانیانەوەیە. ئەمە ئەو خوایەیە کە قورئان ناوی ناوە ئەڵڵاه. هەر ئەو خوایە، نەک مادەی کەڕ و بێدەنگ، نەک خوای ئەرەستۆ و ئیفلاتۆن، نەک بوونی مادی وەکو سپێنزا و دواکەوتوەکانی بڕوای وەحدەت الوجود وا دەزانن. ئەو خوایە تاکو تەنیایە، هیچ کەس لە وێنەی نییە بەرزترە لەوەی ئێمە دەیزانین، وەکو چۆنیەتی و وێنە و هەتا دوایی. بەکردەوەکانیەوە دیارە و خۆی شاراوەیە. چاوەکان ناتوانن بیبینن، بەڵام ئەو هەموو شت دەبینێ. هەموو چاوەکان بەهۆی ڕووناچی ئەوەوە شت دەبینن، بەڵام هۆشی زانیاریەکانی ئێستای ئێمە بڕوا بەم وشە سۆفیانە ناکەن، چونکە دەڵێن ئێمە بڕوامان بەنادیار نییە و زانین لە هەست پێکراوەوە دەست پێ دەکات و کۆتایی دێت.
ئێمەش پێیان دەڵێن ڕاست ناکەن چونکە نیوەی زانستی ئێستا بەڵکو هەمووی نادیار و غەیبە. زانست سەیر دەکات و دەنووسێ، سەیر دەکا سەرکەوتن بۆ سەر جیاکان گرانترە لە هاتنە خوارەوەیان، یان سێوێک کە لە دارەکەی پچڕا دەکەوێتە سەر زەوی، مانگ بە ئاسمانەوە وەستاوە و ناکەوێت. ئەمانە هیچ پەیوەندیان نییە بەو ئیشانەی کە بەسەریاندا دێت. ئەی چییە؟ کەواتە نادیارە. بەڵام نیوتن دەڵێ ئەمانە هەمووی کێشەری ئەم کارانە دەکا، ئەمە بیردۆزەیەکە و شیتەڵی ئەم ڕاستیەی بۆ کردوین. بەڵام چێ هێزی ئەم جازبیەتە دەبینێ؟ خۆ کەسیش کۆڵەکەکانی ئاسمانی نەدیوە کە ئەستێرەکانی پێوە بەسترابێ. نیوتن کە خاوەن بیردۆزەیەکە بە بنتلی هاوڕێ دەڵێ ئەمە کارێکی نادیارە کە دەبینی مادەیەکی مردووی بێجیان هێز دەخاتە سەر مادەیەکی تر و بەبێ پەیوەندیەک لە نێوانیاندا ڕای دەچێشێت. سەیرێکی ئەم بیردۆزە زانستیانە بکە چۆن هەموو کردەوەکانیان نادیارن و باوەڕمان پێیان هەیە کەچی هەر نادیارن. ئەلکترۆن، شەپۆڵەکانی بێتەل، گەردیلە، نیۆترۆن، کردەوەی ئەمانە بە چاو نابیندرێن کەچی بڕوامان پێیان هەیە و بە دەرس دەیان خوێنین و کارگە و تاقیگەیان بۆ دروست دەکەین، لەگەڵ ئەوەشدا نادیارن و هەستی ئێمە بێئاگایە لێیان. زانست هەرگیز ناوەڕۆکی هیچ شتێکی بۆ دەرنەکەوتووە. ئێمە هیچ نازانین بێجگە لە چەند ناوێک. ئێمە چەند ساراوەیەک ئاڵ و گۆڕ دەکەین بێ ئەوەی ناوەڕۆکی بزانین. هەر بەم جۆرە خودایش کاتی خۆی تەنها ناویشتەکانی فێری ئادەم کرد، ناوەڕۆکەکەی فێر نەکرا. لە ئایەتی 21 سوورەتی ئەلبەقەڕەدا خوای گەورە دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم وعلم آدم الأسماء كلها صدق الله العظيم. واتا آدم هەموو ناوەکانی فێر کرا. ئەمە سنووری زانستە. ئامانجی زانست ئەوەیە کە پەیوەندی و چۆنیەتی و چەندایەتی مادەکان بزانێ، بەڵام ناتوانێ جەوهەر و ماهیەتیان بزانێ. چۆنیەتی شت لە دەرەوەی دەزانێ، تر نازانێ ناوەڕۆکەکەی چییە. لەگەڵ ئەمەشدا هەر لە خۆیەوە بیردۆزەیەکی بۆ دەتاشێ، ڕاست بێ یان درۆ. زانست ناتوانێ هێرش بەرێتە سەر نادیار، چونکە خۆی تا هەردوو گوێی لە ناو نادیاردا چەقیوە. بۆ ئێمە باشتر ئەوەیە کە باوەڕمان بە نادیار هەبێ، بە خوای بەرز و گەورە، ئەو خوایەی کە جێگەی دەستەکانی لە هەموو چاوتروکانێکدا، لە هەموو لێدانێکی دڵدا و لە هەموو بیرکردنەوەیەکدا ڕۆن و دیارە. ئەمە باشترە بۆمان تا ڕۆچوون لە ئارەزووی خۆماندا. جەجاڵ ئاینەکان بۆمان دەجێڕنەوەکە هەروەک پێغەمبەریش سەلی الله عەلەیه وسەلەم ئاماژەی بەوە داوەکە لە ڕۆژانی دواییدا پیاوێک پەیدا دەبێ خاوەنی زۆر شتی سەرسوڕهێنەر و موعجزە دەبێ. بەڵام موعجزە نەک بە مانای موعجزەی پێغەمبەران. خەڵکی لە ڕێگای ڕاست لادەدا لە هەموو سەرزەمیندا. هەندێک خەڵک وا دەزانن ئەم پیاوە خوایە، وەالعیاذ بالله. ڕیوایەتەکان وا باسی دەکەن کە ئەم پیاوە یەک چاوی هەیە، خاوەن هێزێکی وایە هەرچی لەسەر زەوی بکرێ بەو تاکە چاوەی چاوی لێ دەبێ و
گوێی لە هەموو چپەیەک دەبێ کە لە دوورترین شوێن بکرێ. باران دەبارێنێ و خەزنەی شاراوەی شێر ژێر زەوی دەدۆزرێتەوە. نەخۆش چاک دەکاتەوە، زیندوو دەکوژێ، ڕۆیشتنی وەکو تیژی ڕەشەباوایە. هەر کەسێ بیبینێ لە خشتە دەبرێ و لە ڕێ دەبێ و سوژدەی بۆ دەبا، وا دەزانێ ئەوە خوایە. بەڵام موسڵمانەکان بەڕاستی دەیناسن و ناتوانێ بیان خەڵەتێنێ، چونکە شێوەی خوانە ناسی لە نێو چاویەوە دیارە. ناوی مەسیح الدەجالە، یەکێکە لە نیشانەکانی ڕۆژی دوایی جیهان و نزیکی هاتینی ڕۆژی لێپرسینەوە وەکو لە کتێبە ئاینیەکاندا نووسراوە. نووسەری پۆڵۆنی لیۆپۆڵد ڤایس دەڵێ دەجال سەری هەڵداوە و پەیدا بووە. هەروەک ئەو دەڵێ ئەم دەجالە یەک چاوە بریتیە لە پێشکەوتنی مادی و هێزی مادیە کە زۆرترین گەلان ئێستا دەیپەرست. بەڵێ ڕاستە دەجال شارستانیەتی چەرخی ئەتۆمە کە بە چاوێکی کوێر و قاچێکی لارەوە و بە یەک لای ژیاندا دەڕوانێ و یەک لای ژیان دەبینێ کە ئەویش لای مادەیە و بەس. ئیتر چاوی دووهەمی کە چاوی دڵ و چاوی گیانی ژیانە کوێرە. ئەمە هێزێکی بێخۆشەویستی و زانستی بێ ئاینە و تەکنەلۆژیایی بێ ڕاوشتە. هەر بەڕاستی ئەم دەجاڵە توانی لە ڕێگای زانستەوە هەرچی بکرێ لە ڕووی زەوی، بەڵکو بەهۆی بێتەلەوە لەسەر مانجیش بیبیسێ و هەموو شتێک بەهۆی تەلەڤیزیۆنەوە ببینێ. اینجا بەهۆی چەند هۆیەکی پیشەسازیەوە باران دەبارێنێ، هەزاران زەوی دێم دەکا بەبەراو. نەخۆش چاک دەکاتەوە، دڵی مردووان دەخاتە جێ دڵی زیندووەوە، بەسەر زەویدا دەفڕێ بەهۆی فڕۆکە و ڕۆکێتەوە. بەهۆی ناپاڵم و ئەتۆمەوە مردن بڵاو دەکاتەوە، هەموو گەنجینەکانی نەوت و کانزاکان دەدۆزێتەوە. هەموو خەڵکی لە ڕێگەلادا بۆ لای خۆی و دەستیان کرد بە پرستنی. ئێمەیش کە سەیریان پێشکەوت نەزانستەی خۆر ئاواییەمان کرد، باوەڕمان بەخۆ نەما و زۆر بە سوچی سەیری نەریت و ئاینەکەی خۆمانمان کرد. وامان دەزانی ئاینەکەمان دوای خستۆین، بۆیە دەبێت زۆر زوو خۆمانی لێ ڕزگار بکەین تاوەکو بگەینە کاروانی پێشکەوتوەکان، تاوەکو بگەینە کەنیشتەی تازە بۆ پەرستنی ئەو خوا تازەیەی داهاتووە کە ناوی هێزی مادەیە. هەر لە دوورەوە دەستمان کرد بە کوڕنوش بردن بۆی، نەمازانی ئامێر کامەیە و ئامانج کامەیە. هێزی مادەمان کرد بە ئامانج، نەمازانی ئەمانە ئامێرن بۆ خۆشی ژیان، نەک ئامانجن بۆ پەرستن. دەجال بەشی دووهەم. وامان دەزانی ئاینەکەمان دوای خستوین، بۆیە دەبێت زۆر زوو خۆمانی لێ ڕزگار بکەین هەتاوەکو بگەینە کاروانی پێشکەوتوەکان، هەتاوەکو بگەینە کەنیشتەی تازە بۆ پەرستنی ئەو خوا تازەیەی داهاتووە کە ناوی هێزی مادەیە. هەر لە دوورەوە دەستمان کرد بە کوڕنوش بردن بۆی، نەمانزانی ئامێر کامەیە و ئامانج کامەیە. هێزی مادەمان کرد بە ئامانج، نەمانزانی ئەمانە ئامێرن بۆ خۆشی ژیان، نەک ئامانجن بۆ پەرستن. شەمەندەفەر هۆیە، تەلەگراف هۆیەکە، وزەی ئەتۆم هۆیەکە. ئەمانە هەموو ئەو هۆیانن بۆ خزمەتکردن و دروستکردنی ژیانێکی خۆشتر بۆ ئادەمیزاد فراهەم هێنراوە، تاوەکو کەمتر ئیش بکات و زیاتر بتوانێ بیر بکاتەوە، زیاتر هۆی بناسێت.
بەڵام لە جیاتی ئەوەی ئەم هۆیانە کارگوزەری ئێمە بکەن کەچی ئێمە بووین بە خزمەتکاریان تێدەکۆشین هەوڵ دەدەین شەو دەدەینە دەم ڕۆژ و ڕۆژ دەدەینە دەم شەو هەتا ببینە خاوەن ئۆتۆمبیل و ڕادیۆ و تەلەڤیزیۆن ئینجا کە بووینە خاوەنی ئەمانە بێوچان و زیاتر هەوڵ دەدەین تا ببینە خاوەن باڵەخانەیەکی چەند نهۆمی پڕباخچە لە دواییدا بۆ دروستکردنی خان و دوکان بۆ بەکرێدان ئیتر بێ ئەوەی بیخۆین هەتا زیاترمان دەست بکەوێت و زیاترمان هەبێ زیاتر هەوڵ دەدەین و ژیان لە خۆمان تاڵ دەکەین بەو هیوایەوە تێدەکۆشین کە مردن هەر نییە هەتا ئەگەر دەست بدا هەوڵ دەدەین بۆ بوونی فڕۆکەیەکی تایبەتی بۆ گەشت و گوزار ئەمە نەک تەنیا تاک هەوڵ دەدات بەڵکو وەکو ئێمە هەوڵ دەدەین بۆ پاشەکەوتی خواردەمەنی و جلکوبەرگ هەروەها دەوڵەتەکانیش هەوڵ دەدەن بۆ کڕینی چەک و فڕۆکەی جەنجی و هەتا دوایی هەتاوەکو یەکتری خەڵاچۆ بکەن و دیسان سەر لە نوێ پاشەکەوتی چەک و سامانی تر بکەن بەڕاستی جیهان وەکو شانۆیەکە هونەرمەندەکانی هەموو شێت بن و هەمویان بۆ یەک لای شانۆکە بە شێتانە ڕابکەن بەرەو هێزی مادی مەسیحی دەجال کە یەک چاوی کوێرە پەرستراوی ئەم ڕۆژگارەیە هیچ پەرستراوێک نییە مادە نەبێ ئەمە دروشمەکەیەتی لا ئیلاها ئیلا المادە ئەمەیە نوێژی ڕۆژانەمان باوەڕ بەخوا نەما ون بوو لەگەڵ شاردنەوەی باوەڕ بەخوا ئاسایش و ژیانی بە ئارام نەما جیهان بووە بە بێشەیەک وەکو دڕندە بەددان و نینۆک بەربوونەتە یەکتری ململانەی چینایەتی ململانەی نەتەوایەتی ململانەی بیر و باوەڕ جیهانێکی پڕ لە ترس و کوشتن و هەزاران جۆرە چەتەیی هیچ کەس لە ئاسمان نییە چاودێری ئەم جیهانە بکات و بیپارێزێ ئابەم جۆرە بووین بە بەندەی دەجال لە کوێرێک کە ناوی مادەیە لە ئەنجامدا ئەو مرۆڤە قوڕبەسەرە بووە بە ماسی ناو گۆمێکی پڕ لە ترس و پەژارە گەنجەکان بە مەبەستی لە شەقامەکانی لەندەن و پاریسدا کەوتون خۆکوشتن و شێدبوون لە وڵاتە دەوڵەمەندە ساماندارەکاندا وەکو نەرویج و ئەمریکا گەیشتۆتە سەر پۆپەی بەرزی ئەو مرۆڤە ترساوەی کە هەموو ئاسوودەیەکی لەدەست دەرچوو هەوڵ دەدا بەهۆی پیشەساسی تەکنەلۆژیەوە هێمنی و ئاسایش بۆ ژیانی دروست بکە چاوێکی کارەبایی لەسەر دەرگای حەوشەکەی دابنێ بۆ دەرخستنی دز و زەنجێک بۆ عەمارەکەی دابنێ و هەموو مانجێک وێنەیەکی دڵ بە تشک بگرێ بۆ ئەوەی بزانێ کەی تووشی دڵوەستان دەبێ با خەڵی بە هەزاران جۆرە حەبوو دەرزی ڤیتامینەکانی تێدا بێ دەبێ ئامێرێک هەبێ بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی سەرەڕای ئەمانە و هەزاران پەنابردن بۆ مادە ئینجا هەر لەو پەڕی ترس و ناخۆشیدا دەژی هەتا زیاتر پشتەستور بێ بە مادە و هێزی مادی زیاتر بە ترس و بێ ئارامی دەبێ ئەم مرۆڤە سەرگەردان هەموو تەمەنی بە خۆڕایی بەسەر برد هەر لە پێشەوە نەزان بوو کە وای زانی ئەم جیهانە بێخوایە و وا دەزانێ بەبێ یاسا هێنراوەتە دنیا و کەس نییە پارێزگاری بکا و لێی بپرسێتەوە بۆ جارێکی تر هەڵی کرد کە بوو بە بەندەی مادە و وای زانی مادە سەر چاوگەی بەختیاریەتی و بە هەموو ئامانجی ژیانی دانا و لە جێی خوای دانا و وای زانی دەکرێ هێمنی و دڵنەوایی و ئارامی پێ ببەخشێ و مادە ناهێڵێ بمرێ و لە کوشتن دەیپارێزێ کەچی هەر مادە بوو کرا بە هەزاران جۆرە چەک بۆ کوشتنی مرۆڤ جارێکی تر هەڵی کرد کە وای زانی کیمیا و سروشتیگەری و کارەبا زانستن و ئاین تەڵەکە و دەست بڕینە
ئەگەر نەختێک بیر بکاتەوە بۆی دەردەکەوێت کە کیمیا و سروشتیگەری و کارەبا زانستی بەشەکی باسی وردە و چەندایەتی و چۆنیەتی دەکات. بەڵام ئاین زانینی تەواوکاریە، بەڵکو ئەو پڕی زانستە، چونکە باسی سەرەتایی و دوایی هاتنی هەموو شتێک دەکات. ئاین باسی مانی گشتی و ماتەڵی گشتی ژیان دەکا. کیمیا و بەشەکانی تری زانست زانینی سەرەتایی بچووکن، بەڵام ئاین دوا پلەی زانینە گەورەکانە کە گشت زانستەکان لە خۆی دەگرێ. کەواتە ئاین هیچ کاتێک دژی زانست نییە، چونکە دوا پلەی زانست یەکەم قۆناغی ئاینە. ئاین پێویستە چونکە ئەو ڕەنجی خانووی ژیانمان بۆ دەڕژێت، وەکو ئەوەی چۆن بخوێنین و چۆن لە چوارچێوەی ژیاندا بەکاری بهێنین. ئاین وجدان لە مرۆڤدا دروست دەکا. وجدان دەزانێ هێزی ئەتۆم چۆن و لەکوێدا تاقی دەکاتەوە. ناهێڵێ ماڵی بێتاوانی پێکاول بکەین. وجدان وامان لێ دەکا کارەبا بۆ ڕووناکی بەکار بهێنین، نەک بۆ کوشتن و مراندن و لە سێدارەدان. ئاین پێمان دەڵێ زانست هەموو زانست هۆیەکە، نەک ئامانج وەکو پێشکەوتنی مادی. هۆیەکە نەک ئامانج، کەلوپەلی مادی هۆیەکە. مادە وەکو ئێمە دروستکراوە، نەک خوابێ. مادە ناتوانێ بەختیاری و کامەرانیمان بداتێ. سروشتی مادە ئەوەیە کە شیبوونەوە و تێکچوون و گۆڕانی بەسەردادێ. سای وەک ئەم گەردونە ناتەواوە. ناکرێ مادە بکرێتە پاڵپشت و هێزی ڕاستیش پێک ناهێنێ. پێشکەوتنی مادی پێویستە، بەڵام هۆیەکی مرۆڤی خاوەن شارستانیەتە و زیاتر ناژبێ قەت بکرێتە مەبەست. دیسان ئاین دژی پێشکەوتنی مادی نییە، بەڵکو هانیشی لەسەر دەدا، بەڵام جێگەی خۆی و شوێنی شیاوی خۆی دەداتێکە هۆیە نەک ئامانج. نەویستنی پێشکەوتنی مادی و زانستی تازە خراپە، وەکو پەرستنەکەی بەدە، چونکە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دواکەوتنی وڵاتەکەمان. بەڵام بۆ نەکبەتی گەلەکەمان لە ناو ئێمەدا تەنیا یەکێکمان هەیە، هەمانە زانستی ناوێت و تەنیا ئاین و قورئانی بێزانستی گرتۆتە باوەش، یان ئاینی ناوێت و دەستی کردووە بە پەرستنی زانست و هۆیەکانی مادە. ئەمان هەردووچیان لە ناوچەکەدا هۆی نەکبەتی ژیارین، هەردووچیان لە مانای ڕاستەقینەی ئاین و مانای ڕاستەقینەی زانست نەگەیشتوون. ئاین بە تایبەتی ئاینی ئیسلام فێربوونی زانست بە پێویست دادەنێ. یەکەم وشەکە لە قورئاندا هاتە خوارەوە وشەی ئیقڕە، واتە بخوێنە بوو. پێشەوەی ئیسلام دەفەرمێ العولەماء وەڕەسەة الئەنبیاء، واتە زاناکان جێگەداری پێغەمبەرەکانن. لە فرمودەیەکی تردا فەرموویەتی اطلب العلم ولو في الصين، واتە ئەگەر لە سینیش بوو داوای زانست بکەن. ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕێگای ژیریەوە گفتوگۆ لەگەڵ ئادەمیزاد دەکا. زانیاری و پێشکەوتنی زانستی مادی شوێنی تایبەتی و پایەی بەرزیان لە ئاینی ئێمەدا هەیە، بەڵام هەموو کاتێک هۆی بەختیاریە و ئامڕازێکە نەک مەبەست. ئەمەیە شوێنی ڕاستی خۆی بۆ زانست و مادە. مادە وەکو باسمان کرد ئاسایش و کامەرانی و خۆشگوزەرانی نادا بە مرۆڤ، بەڵکو ئەمە ڕێگەیەکە بۆ ژیانی خۆش و باشگوزەرانی. بەڵام دڵە ڕاوچێ و داڕوخانی ژیانی هەردەمێنێ و لا ناچێ.
با خاوەنی هەزاران ئامێری وەک تەلەڤیزیۆن و ڕادیۆ و تەنزیل و سەتەلایت و فڕۆکە و پارە و سامان و مۆبایل بێ. هەتا مرۆڤ ئەو مادانە بەخوا بزانێ و بیان پەرستێ و ڕاکا بە شوێنیاندا، دڵە ڕاوچێ و ترس و لەرزی زیاتری دەبێ و دڵی نەحەسێتەوە. گیان ئارام ناگرێ تەنیا بە یەک چارەسەر نەبێ کە ئەویش ئەوەیە بڕوات هەبێ کە خوایەک هەیە ئەم گردونەی وەدی هێناوە. ئەم خوایەش زۆر دادگەرە و پاشە ڕۆژمان بۆ لای ئەوە و سزامان بەخۆڕایی ناڕوو. بوونی ئێمە ڕاستیە دروست نەکراوین بۆ ئەوەی ببین بە خۆڵ، بەڵکو دەبێ پاشە ڕۆژێکی نەبڕاوی پڕ لە کامەرانی بێترسمان هەبێ. ئەم باوەڕی ئاینیە دەتوانێت ڕزی مرۆڤایەتی مرۆڤ بداتەوە، نەک سینەما و باڕ و تیاترۆ و مەلهاکان، نەک تەلەڤیزیۆن و ڕیکۆرد و سەتەلایت، نەک مۆبایل و هیچ ئامێرێکی تر. پاش باوەڕهێنان بەم جۆرە پشوو دەکەوێتەوە دڵی مرۆڤ ئاسوودە دەبێ. بەکردنەوەی خانووی باوەڕ خۆی بۆی دەردەکەوێ کە لە مردن بەدەستەڵاتترە، چونکە پاش مردنیش وجودی هەر هەیە. پاش باوەڕهێنان بەم باوەڕە گەورەترین قەڵا دەشتێنێ، چونکە قەڵای باوەڕ بەهێزترە لە قەڵای پۆڵاین. ئەو قەڵایە بە هیچ ناپاڵمێک ناڕوخێت و بەسەر مردنیشدا باز دەدات. بەم باوەڕە مرۆڤ هەز دەکا ناسنامەکەی بۆ گەڕاندراوەتەوە، بەڕاستی ئەمەیش خۆیەتی. هەروە بە ناسینی خوای تاقانە هەست بە خۆی دەکات و خۆی و شوێنی و پایەی خۆی دەناسێ. ئەوەی ئەم هەستە دەرونیە تاقی بکاتەوە دەزانێکە تاقە ڕێگەی ڕۆشنکردنەوەی ناودڵ هەر ئەم ڕێگەیە، نەک سەر لێ شێواوی، نەک دڵخۆشی دانەوەی نەخۆشی. ئەمە ڕاستیە، ئەمە هەڵسانە لە خەو. ئێمە هەر کاتێ بە وردی سەیری ژیانی یەکێکی دژی ئەم باوەڕە بدەین، ئەم ڕاستیەمان بۆ ڕوشن دەبێتەوە. هەر لە هەڵسوکەوتی یەکێک لە بەندەکانی دەجاڵ خوای ئەم سەدەیە و خاوەنی مێشتی ئەلکترۆنی. ئەمە تێوەشاندنە بە نینۆک و جڕنۆک، ئەمە خۆکەرکردن و خۆ سەرخۆشکردنە بە عەرەق کە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو بەرەو جەنجێکی جیهانی سێهەممان دەبات. جا تۆ بیت و ویژدانت ئەم دوو گرۆیە کامیان ڕاستن؟ ئەو زۆرەی کەشی شاونەتە یەکتر بە نینۆک و چڕنۆکی پۆڵاین، یا ئەم کەمەی کە بەدڵێکی ئاسوودەیی و کامەرانی ڕوویان کردوتە تاکە خواکەی خۆیان و بە ژیانێکی دڵنیایی دەژین. ئاین ناڵێ مەژین و عەقڵیش ڕەت ناکاتەوە، بەڵکو ئیسلامی پیرۆز لە ناو جەرگەی خۆشەویستی ژیانەوە هەڵقوڵاوە و چاودێری ژیان زۆر بەچاچی دەکات و هەموو کاتێک ڕێزی هۆش و هۆشمەندانی گرتووە و داوای کردووە خەریکی زانست خواز بێ. ئاین ناڵێ گیان بۆ لەش بکوژە، نایشتڵێ لەش بۆ گیان بکوژە. ناڵێ خۆت لە پیاوەتی بخە، ناڵێ حەزەکانی سێکسیت بمرێنە، ناڵێ جوتمە بن، بەڵام بە یاسا لە چوارچێوەیەکی مرۆڤایەتیدا، نەک گاگەلی. دیسان ئاین ناڵێ کۆمەڵ و ماڵ و مناڵ بەجێ بهێڵە و خەڵوە بچێشە و هەر خەریکی خواپەرستی بە و خۆت لە کار و کەسابەت بشارەوە. بەڵکو دەڵێ چەند ئەرچێکی کەمت بەرامبەر خوا و ئاینەکەت بەسەرەوەیە بەجێی بهێنە. سامانی گیانی دەبێ بەرامبەر بێ، بەڵکو گیان دەبێ هاوبەش بێ لەگەڵ ئیشی دەست و کۆششی قاچ و هەموو پارچەکانی تری لەش بۆ سوودی کۆمەڵ. نوێژی مسلمانەکان نیشانەیە بۆ ئەم یەکێتیە لە ئێمەدا هەیە، یەکێتی گیان و لەش. گیان لارە ملە و بێنەوایە، زمان دەپاڕێتەوە،
لاشە کڕنوش دەبە. خولانەوە بە دەوری ماڵی خوادا نیشانەی ئەم یەکێتیەی لاشە و گیانە. ئابەم جۆرە ئاینی پیرۆزی ئیسلام یەکێتی ڕاستەقینە لە نێوان گیان و لەشدا دروست دەکا و ئەو دژایەتیە کۆنەی لە نێوان ژیری و شەهوەتدا هەیە پێشێلی دەکات و شتێکی تازە دروست دەکاکە ئەویش شەهوەتێکی عاقڵە. وەکو یەکێتی دەبەسترێت لە نێو ئاشکرا و نادیاردا، ئیتر ناگەڕێتەوە سەر تەڵەکە بازی و گەڕەکەی جاران. دڵدشی هۆژ و هۆش دژی دڵ، وتن دژی کردن و کردن دژی وتن. لە جێی ئەو مرۆڤە پەرپوتە، مرۆڤێکی تازە یەک دڵ و زمان و یەک وتە و کردەوە دروست دەبێ. بە یەکێتی مرۆڤ لەگەڵ خۆیدا یەکێتی لەگەڵ خوادا دروست دەکات و بە یەکەم هەنگاوی بۆ ڕووناچی دەچێتە سەر ڕێگای ڕاست. ئیسلام بەم جۆرە دەگەڕێ بۆ یەک خواپەرستن. قورئان ئەمە دووپات دەکاتەوە لە هەموو پیتێکدا، لە هەموو وشەیەکیدا، لە هەموو ئاەتێکیدا، بە شێوەی چیرۆک، بە شێوەی نمونە، بە شێوەی ئامۆژگاری دووپاتی دەکاتەوە. ئیسلام بۆ ئەم چەرخی مادەیە دەرگای ڕزگاری دەخاتە سەرپشت. هەر ئیسلامە دەتوانێت چارەسەری تەواوی بۆ بدۆزێتەوە. هەر ئیسلام دەتوانێت چارەیان بکە بێ ئەوەی لە سامانی مادیەکەیان کەم بکاتەوە، بەڵکو لەگەڵ چارەسەرکردنیشدا زیاتری دەکات. ئیسلام داوای شتێکی زۆر گران ناکە، بەڵکو دەڵێ با برایەتی هەبێ لە نێوان گیان و مادەدا، تاوەکو شارستانیەتی هێز و نەرمی پەیدا ببێ، هەتاوەکو هێزی مادە نەپەرسترێ، بەڵکو مادە ببێ بە ئامێری دەستی دڵی بە بەزەیی. ئابەم جۆرە دەجاڵ مردار دەبێتەوە و دەوڵەتێکی مرۆڤایەتی ڕاستەقینە لە جیهاندا پێک دەهێنرێ. لە وەڵامی پرسیاری ئەوانەی کە دەڵێن خوا بپرس ئێمەی دروست کرد و سزامان دەدا کەواتە بۆچی دروستی کردین، دەڵێین قورئان بە چەند ئاەتێک وەڵامیان دەداتەوە و دەفەرمێ خوا کە ئادەمی زادی دروست کرد و ناردیە سەرزەوی بەو پەڕی ڕێزەوە تاوەکو دروستکراوەکان خوا بناسن و خۆی لە جێی خۆیدا بناسێ و شوێنی گەورەی خوا بزانێ. بەمزانی نادەبێتە جێگای دڵ نەرمی و بەزەی خوا و بەخششمان لەلایەن خوداوە. سزامان دەدا بۆ ئاگادارکردنەوەمان لە بێهۆشی تاکو ببێتە جێی بەزەی خۆی. بۆ خۆشەویستی دروستی کردین، بۆ خۆشەویستی بووین، بۆ خۆشەویستیش سزامان دەدا. دەسەڵات و گەورەی هەر بۆ تۆیە لە زەوی و ئاسمانەکانتدا، ئەی خودای بەخشندەی میهرەبان. لێرەدا هاتینە کۆتایی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ.